جەولەی سێمدا دەنگی بە پارتی دایە کە ئێزیڕێکەوتنی کراوە لەسەر سەر و کۆمار وەختە لە سەرەوەش دەکەین کە ئەمڕۆ کوتلەی گەورە دیاریکرا کاریگەری چی دەبێ و دەرگای خۆپاڵاوتنیش کراوەتەوە بۆ پۆستی سەر و کۆمار کە دەتوانرێت لە ماوەی 3 ڕۆژدا بەرگژێران ناوەکانیان پێشکەش بکەن. ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ پسپۆڕی یاسای دەستوری و کاک عەبدولعەزیز حەسەن پەرلەمانتاری پێشووتری عێراق و مامۆستا ئەرکان ڕەشید ڕاوێژکاری پێشووی ئەنجومەنی وەزیرانی عێراق قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. زۆر بەخێر بێن. سوپاس. دکتۆر شۆڕش بەخێر بێن. لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەڕێز بە حکومیەوەی کە پسپۆڕی یاسای دەستوری ئەگەر خوێنەوەیکی دەستوریمان بۆ بکەی بەعام لەسەر بەڕێوەچوونی هەڵبژارنەکە سەرۆکی پەرلەمان جێگیری یەکەم و جێگیری دووەمیش چۆن بەڕێوەچوو لە ڕووی یاساییەوە؟ بەڵێ خۆی بەڕاستی ئەمە خولی شەشەمی هەڵبژارنی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانە هەموو جارێک یعنی هەڵبژارنی پۆستە سیادیەکان سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی سەرۆکی کۆمار سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەمووی بە تەوافق و بە ڕێکەوتنی ژێر بەژێر ئەنجام دەدرێت. ئەوەی کرا بە نسبەتی سەرۆکی پەرلەمان و جێگری یەکەمی ئیتر کێشەی تێنەکەوت لەبەرەوەی سەرۆکی پەرلەمان سونەکان کێشیان نەبوو یەکێک هەڵوێز بوون لە بینی خۆیان یەکلا کردبووە کێشەی تێنەکەوت کاندیدەکەیان زۆرینەی ڕەهای بەدەستهێنا و هەر لە جەولەی یەکەمی دەنگداندا کۆتایی پێهات و بە هەمان شێوەش بە نسبەت کاندیدی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان پرۆسەکە یەکلایی کرایەوە لەبەرەوەی شیعەکانیش بۆ ئەم پۆستە گرفتیان نەبوو دووبەرەچیان تیان نەبوو بەڵام کە هاتە سەر جێگری دووەم کە بەحساب سەرۆکی پەرلەمان و جێگری دووەم خڕۆخاتی یاسایی نەبوو پێشێلکاری یاسایی لە ڕووی بەڕێوەچوونەوە کێشێشتیان نەبوو بەڕاستی و بەس کە هاتە سەر ئەوەی جێگری دووەم کە پشتی کوردە ئیتر بەهۆی ئەوەی کەوان ناکۆچی لە ژێر بەژێر هەبوو لە نێوان لایەنە کوردیەکان بە تایبەتی ئەو دوو لایەنەی کە لە هەرێمی کوردستان زیاترین دەسەڵاتیان هەیە پێچێتی و پارتی بینیمان مەسەن کە پرۆسەکە دەنگدانەکە لە جەولەی یەکەم کۆتایی پێ نەهات لەبەرەوەی هیچ یەکێکیان زۆرینەی ڕەهای بەدەست نەهێنا کە هیچ یەکێک لە جەولەی یەکەم زۆرینەی ڕەهای بەدەست نەهێنا ڕاستە مادەی 55 ئەڵێ دەبێ سەرۆکی کاندید بۆ سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی زۆرینەی ڕەها بەدەستبێنێ بەڵام 55 دەستوری عێراق بەڵام ئەم مادەیە کە وەختی خۆی دانراوە بەسەر دانەرانی دەستور ڕەت بووە باشە ئەگەر لە جەولەی یەکەم ئەم زۆرینە ڕەهایە بەدەست نهات ئەی چی بکەین دەبوایە دەستور ئاماژەی بۆەوە کردبا وەکو چۆن لە مادەی هەفتا بەنسبەت سەر و کۆمار دەڵێ ئەگەر کاندیدەکان بۆ سەر و کۆمار دوو لە سەرسەی دەنجیان بەدەستنێنا لە جەولەی یەکەم دەچینە جەولەی دووەم لە جەولەی دووەم بە زۆرینەی سادە کامیان زۆرترین دوو بەربژێر دوو کاندید کە زۆرترین دەنجیانێناوە لە جەولەی دووەم ئەمانە دەستنە جەولەی دووەم تەنیا هەر کامێکیان زۆرترین دەنجی هێنا دەنجی لەوی تر زیاتر بۆەوە دەردەچێت بەڵام هەروەها بە نسبەت بنەماگشتیەکانی دەستور یاسای دەستور و بنەماگشتەکانی یاسای هەڵبژارنیش ئەوەیە هەر هەڵبژارنێکە لە دوو جەولە بکرێ ئەگەر جەولەی یەکەم کە زۆرینەی ڕەهانەیە یا دوو لە سەرسێنەیە ئەگەر لە بازنەیەشی هەڵبژارنیش بێت لە جەولەی دووەم پێویست ناکە ئەو زۆرینە ڕەهایە بکرێتە گرفت ئیلا بێنن ئەو زۆرینە ڕەهای بێنێ بە زۆرینەی سادە مەسەلەکە حەسم دەوێت بۆیە دەبوایە مەسەلەن لە جەولەی دووەم یعنی حسابی ئەوە کرابا کە هەڵبژارنەکە بە زۆرینەی سادە یەکلا کرابایەوە ینی بە پێوە بە دەبووە دکتۆر ڕێبوار بووە بە جێگیری دووەم ئەنیگەر بە پێی یاسابێ بە پێی ئەوە ینی ئەوە حەقیقەتی ئاستا بەنسبەت سەر کۆمار وایە ئێمە بە ئیستفادەکردن لە قاعیدەی عامەی بنەما دەستوریەکان چکە ئەڵێ هەڵبژاردن کە لە جەولەی یەکەم یەکلا نەبوویەوە کە داوای زۆرینەی زۆرینەی ڕەها دەکە یا داوای دوو لەسەر سێ دەکات زۆرینەی دوو لەسەر سێ هیچ کاندیدێک ئەو ڕێژەیە نێنا دەچینە جەولەی دووەم لە جەولەی دووەم ئەو ڕێژەیە نایە دەچینە جەولەی سێم ئێستا ئەو جەولەی سێمی ژەگەر ئیتفاق نەکرا بە ژێر بەژێر مەسەلەکە حەسم نەدەبوو جەولەی سێم نەبوواتنەوە جەولەی یەکەم ناخێر جەولەی سێم بوو جەولەی سێمە جەولەی یەکەم نییە چۆن کاندیدێک لە جەولەی یەکەم و دووەم ئەمەش خەرخێکی دەستوری ترە چکە بۆ لەبەرەوەی دەرگای خۆپاڵاوتن دەکرێتەوە لە سەرەتادا دەرگای خۆپاڵاوتن دەکرێتەوە من و تۆ چەند کەسی تر خۆمان کاندید دەکەین ئیتر دەرگاکە داخرێ
تا کۆتایی بە پرۆسەکە دێ لە جەولەی یەکەم نات جەولەی دووەم ئیتر بۆ کەسی تر نییە بێتە ناو پرۆسەکەەوە بەڵام ئەمەی کە کراوە ینی هەم ئەمەش خەرخێشی دەستوری تر ئەمەش پێشێکارێکی دەستوری ترێ بەڵام خۆی ینی عێراق وڵاتێکە هەموو پێشێکاریەکان بەسەرماندا تێدەپەڕێ بەڕاستی ڕێز لە یاسا ناژیرێ ڕێز لە نەما دەستوریەکان ناژیرێ هەم لەلایەن خودی پەرلەمان خۆیەوە هەم لەلایەن خودی قەزا خۆیەوە لەلایەن ئەنجوو دەسەڵاتی تەنفیزیشەوە بۆ نمونە مەسەن ئێمە بیستمان لە هەواڵەکان مەسەن سەرۆکی ئەنجومەنی دادوەری چۆتە ناو پرۆسەکەەوە لەوێ بوو ینی ئەمە ئیشی ئەو نییە بێتە ناو ئەم پرۆسەیەوە بەڕاستی ئیشی ئەو نییە بێت دەست بخاتە ناو کاری هەڵبژارنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هیچ عیلاقەیەکی بەودا نییە ئەم کاتێک بۆ دۆزینەوەی ڕێگا هیچ پەیوەندێکی بەوە نییە ئەم قەزایە قەزاش سڵتەیەکە دادەنیشێت تاوەکو خەڵک پەنای بۆ دەبا باش دوای دیمە خزمەت چاوەڕوان دەکرێت سکاڵای سەر تۆمار بکرێت خزمەت تا عەبدولعەزیز جەنابیش بەخێر بێت سوپاس ئێمە دەبوون دەمانوێت سەرنجی بەڕێشی بزانین لەسەر پرۆسەکە و ئایا سەرۆکی پەرلەمان چۆن بوو جێگیرەکەی بە پێی ڕێکەوتنەکان و ئەو کێشەش کە بۆ جێگیری دووەم دروست بوو سەرەتا سڵاو لە بینەرانی ئازیزی ئەم کەناڵی پەیام و بۆ هەردوو دکتۆر سڵاو و ڕێزی تایبەتم هەیە بۆ جەنابش ئەوەی کە پەیوەندی بە پرۆسەی سیاسی عێراق بەگشتی هەیە جەنابتان باش لە من ئاگادارترن لە ماوەی 6 خولی پەرلەمانە بەڕاستی ئەم پرۆسە سیاسیەکی تاکە لە دنیاە بەو شێوەیە بێ لەبەرەوەی نە التزامکردن بە دەستورەوەی دەستورێکی دائیمان هەیە کە خەڵک دەنگی پێداوە ئێمە بە پێی مادە دەستورەکان زۆر جار بەڕێوە ینی با بڵێم جێبەجێی ناکەین زۆربەی مادەکان و عورفێکمان هێناوەتە پێشەوە بۆ خۆمان ئەو لایەنە سیاسیانەی کە لەوەتەی هەن ئەوان لە بەغا حاکمن گۆڕانکاری نەبووە هیچ لە دەنگدانە چەند مەقعدێک زیادیان کەم لە خولەکانە بەڵام بە هەمان ئەو کارکتەرە سیاسیانە ئەم سیستەمە سیاسیە بەڕێوەچێ کە سیستەمێکی سەقەتە بەڕاستی لە ڕێگەی عورفەوە زیاتر ئیشەکانەکرێ و هەندێک جاریش خەرقی عورفی شەکر لەبەرەوە من پێم وایە ینی ئەوەی کە ئێستا ڕوویدا هیچ شتێکی نوێ نەبوو سەرۆکی پەرلەمان سەرەتا لەوە دەست پێ شتێکی نوێ نەبوو هەلبوسی کە نەیتوانی بێتەوە بە سەرۆک نەخێر کە هەلبوسی نەیتوانی ئەوەی کە تەمسیلی هەلبوسیەکە وەکو خۆی کوتومت ئەو ئێستا سەرۆکی پەرلەمانە من پێم وایە هەیبەت سەرۆکی پەرلەمانە ئیدارەی پەرلەمانەدا بەڵام عەقڵی ئیدارەدانەکە لە پشتەوە محەممەد هەلبوسی بۆ دەڵێ وەکو خۆیەتی لە سوڕوانگەیەکەوە لە هەموو ڕوانگەیەکەوە چکە ئەم پیاوە لە ڕێگەی محەممەد هەلبوسیەوە هاتوتە پێشەوە بۆتە سیاسی و ئێستا کەسێکی قیادی لە قیادە بارزەکانە لە ناو تەقەدومە و بە شخصی دووەم دائەنرێ لە دوای هەلبوسی لەبەرەوەی کوتومت ئەوە ئامۆزای خۆیەتی ئیتر ئەوە مەسەلەی خزمایەتیش بخەولاوە ئەیوە بەرهێنەرە وەکو هەلبوسی بەڵێ بەرهێنەر نەبەسەوە بەرهێنەرە زۆر لەوە گەورەترە شاسی و بەرهێنەرە منە زۆر لەوە پیاوێکی زۆر لەوە گەورەترە وەکو خۆیان ئەڵێن ینی ئەوانەی کە لە ناو سونە هەندێک سەراحەتتر قسە بکەین لە ناو کەسایەتە سونەکانە زۆر جار باسەوە کراوە کە ئەم کەسایەتە سیاسیە لە پڕ هەڵتۆقیوە ینی هەم سەرمایەدارەکەی هەم کەسایەتەکەی بەڵێ لە ناو کەسایەتە سونەکانە و قسانە کرێ ئیتر ئەوان ئەیکەن خۆیمە لە نزیکەوە نازانی تاملمان لەگەڵیان نەکردووە بەڵام ئەوانەی تر ئەیکەن ئەلموهۆم ئێستا سەردەمەکە سەردەمی ئەوەیە سەردەمێکە ئەگەر تۆ پاشخانێکی با بڵێم سەرمایەی گەورەت نەبێ و ئەو سەرمایەش نە بە شێوەیەکی تەبیعی گەشەی کردبێ خۆت ینی با بڵێم دروست بوو بێ بە مروری زەمن بوویتە کەسێکی سەرمایەدار یارومە بەرهێنەر بەڵام لە پڕ هەڵتۆقیبی لەناو ئەو فەزا فەسادە ئەو فەزا گەندەڵیە کە ئێستا هەیە حتمەن ئێستا سەردەمەکە و سەردەمەیە زۆربەی
لایەنە سیاسەکان ژووری اقتصادیان هەیە و لە ژووری اقتصادیشا کەسایەتی وایان ئەوێ بەس پەرلەمان و بەرهێنانی تیدا دەست دەکەوێت؟ بەڵێ حتمما شەڕ لەسەر ئەوەیە کە لە پەرلەمان چۆن بەدەستەکەوێت تۆ سەرۆکی لوژنەی با بڵێم وزەی باش کە سەرۆکی لوژنەی وزە بیت لەبەر ئەوەی وەزیر تۆ ڕقاب ینی تۆ چاودێری لەسەر وەزیر و وەزیریش حسابەوە کاتچکە لە حزبێکەوە تۆ لە لایەنێکاتەوە بەشێکی هەماهەنگیە لە نێوان حزبەکانە لە نێوان خۆیانە کە هەرێکێک پشکی هەیە بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە ئەو کەسایەتیە کە دائەنرێ لەو شوێنە بەشێکە لە ژووری اقتصادی ئەو حزبە و کە چاودێریشە لەسەر وەزیر جەنابی وەزیریش حسابەوە کاسبینێ باینەکەن بۆ محاسبەکردن لە پەرلەمانە و لەبەرەوە ئەو هینانە هەیە ینی هەم بە هەماهەنگی هەیە بە هاوکاریکردنی یەکتر هەیە ئەو سەفقاتە گەورانە هیچ پرۆژەیەک و بەرهەمهێنەر بێ یا پرۆژەیەک بێ با کەسی ئاسایی نادرێ ئەگەر حزبێکی گەورە لە دەستی نەبێ مەسەلەن ئێستا حزب هەیە تەنیا سکراب بۆ ئەو هەیە لە سەیتەرەکانە بیبە سەیتەرەی بەسەر هەموو سکراپی عێراقا کردووە هەیە ئەمە ناو نابم حزب هەیە دەستگا اقتصادەکەی مەکتەب اقتصادەکەی ئەو تەنیا زۆرینە یعنی با بڵێم ئەو ئیشی سەرەکی نەوتەکە حزب هەیە لە ئەوەی ئیجازەدانی و بەرهەمهێنەر لە هەموو شتەکانە ئەو سەروەر حزب هەیە تەنیا لە عقارات و لە عقاراتی دەوڵە و پشک لە وەزارەتێک کەسێکی هەیە و ئیتر ئەمانە هەر هەمووی ئەمە دەرگا فەسادەکەیە کە لە عێراقا هەیە و پەرلەمان دەوری سەرەکیە بینی لە باتی ئەوەی پەرلەمان ببێتە ئەو جێگایە کە چاودێر بێ لەوەی با بڵێم سوڵتەیەکی تەشریعیە ئەبێ ئەو یاسادانەر بێ و نوێنەری خەڵک بێ لە بەپێی ئەو بارودۆخی کە خەڵک تایەتی چۆن یاسادا ڕژێ بەڵام لەگەڵ ئەوە ئەو چاودێریە ناکە بەعکس ئەوەوە خۆی بێتە بەشێک لە فەسادی گەورە دوای لەسەر جێگیری دووەم و جێگیری یەکەم و دووەم شتەی ماوە خزمەتیتمە و سەرکەنج جەنابیش بەخێر بێی سوپاسیان دەکەین دەمانوێت سرنجی بەڕەشی بزانین لەسەر بەڕێوەچوونی کۆبوونەوەکەەوە لایەنەکانی دەرەوەی دەستەڵاتیش کاندیدیان هەبوو ئەوانش حەقی خۆیان نەکاندیدیان هەبێ ئێستا وا بڕێرە کوتلەیەکیش پێک بێنن بە ناوی هیوا بێن ناوێکی تر بێ 13 کورسین لانی کەم دە کورسی بڵین کۆمەڵ و یەکگرت و هەڵوێست نەوەی نوێش ئەگەری زۆرە کاندیدیان هەبێ شتێکی باشە بۆ پۆستانە بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ مامۆسایان سپاس بۆ جەنابەت سپاس بۆ کەناڵ پەیام و بۆ بینەر و بیسەرەکان لە ڕاستیە وەستان لە بەردەم سیناریۆیەکی ئاوا کە بەشێکی بریتە لە کورد یعنی حەزمانە کرد بەم شکڵە نەوایە ئێمە هەمیشە وتومانە یعنی کورد کاتێک کە ئەچێتە بەغا هەموویشی یەک کوت لەبێ هێشتا هەموو شتێکی بۆ ناکرێ یعنی هەموویشی یەک استراتیژ بێ یەک خیتابی هەبێ یەک با بڵێن سەرکردایەتی هەبێ هێشتا هەموو ئەو شتانەی کە لە دەستوریش ئەنووسراوە هێشتا بۆ ئەنجام نادرێت فەکەیفە بەم پەرتەوازی کە ئەمڕۆ لە دوێنێەوە ئێمە لە پەرلەمان نبینیمە بەڕای من لە دوێنێەوە تا ئەمڕۆ نەیارەکانی کورد کە سونە و شیعە هەردووکیانن ڕیسالەیەکی زۆر قوڵیاندا بە کورد ئەویش بەوەی کە ئێمە گەشتووینەتە قۆناغێ هەرچیمان بوێ ئەتوانین بەسەرتان نەفەزیکەین ئەم وێنە ڕەبتی کەرۆ بە 2010 کاتێک کە شیعەکان نیان ئەتوانی حکوومەت تەشکیلکەن دوای 8 مانگ هاتن لە هەولێر و لە ژێر هەیمەنەی حکوومەتی هەرێمە حکوومەتیان تەشکیل کرد و ڕۆشتنەوە بۆ بەغا ئەو وێنە سیر کرد لەم وێنەی کە ئەمڕۆ ئێمە کە پێمان ئەڵێ هەر کاتێ بمانەوێ ئێمە ئەتوانین ئەو شتەی کە خۆمان ئەمان ئەوێ ئێمە فەرزیکەین بەسەرتانە ئەمە بەڕاستی من پێم وایە نزیمترین
ئاستی ئیمکانیاتی سیاسی کوردە لە بەغا ولا ما خراپترش ئەبێت بەڕاستی بەس لەلایەنەکانی پارتیەتی نابێ ڕاوێژ بەلایەنەکانی تر بکەن و ئایا هەروان مافیەوان هەیە پۆستی بۆن مەسەرۆکی پەرلەمان جێگیرەکەی عورفێک دروست سەر و کۆمار وەزیرەکان عورفێک دروست بووە کە بەڕاستی وەکو مامۆستایان فەرمویان هیچ نە لەگەڵ دەستورە ئاخوا نە لەگەڵ دیموکراتێتی دروستیش ئاخوا عورفێکە من پێم وایە لایەنەکانی دەسەڵات پارتیوێکێتی شیعەکانیش سوننەکانیش ئەیانوێ زیاتر تەسبیتی بکەن بەوەی کە جۆرێ لە فەزای سیاسیان دروست کردووە ئیتر نابێ حیزبی بچووک بێتە پێشەوە ناڵم حیزبی بچووک بێتە پێشەوە ئەوان بەعزێک وەک چۆن بڵێ فەزایەکیان دروست کردووە بازی حرەکەتی تیا کرێ بۆ نمونە لە دەورەی پێشوو محەممەد شیع سوودانی بەخۆی و دوو ئەندام پەرلەمانەوە توانی لەو یاریا ببێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵام مادەم هەر خزمەت بە چیەکە خزمەت بە بەیتێکە کاکە پێوترێ بەیتی شیعی هیچ ئیشکالێکی نیە ئێمەی کورد تەجاوزی ئەمەمان نەکردووە بەڕاستی یعنی ئەمڕۆ من زۆر بەلام و سێر بوو برادرێک یعنی پڕبەدەمی بەرپرسێکە لەم هەرێمە ئەیود دکتۆر فلان بەڕەگەز کووردە تۆرە سەیری ئەم عەقڵیەتە بکە بەڕەگەز کووردە یعنی چی بەڕەگەز کووردە ئەم عەقڵیەتی ئێمە بێت تەجاوزی کەین سەوا سەلای دەسەڵات وایە گە شیعەیەک دەنگ بەودا شتێکی باشە بەس دەگە شیعەیەک دەنگ بەلایەنێکی تر بدا نا ئێمە کاک حەکیم ئەمە گرفتەکەمانە کاتێک کە من وەک تۆ بیرم نەکردویتر من دوشمنی تۆم ئێمە تاکەی ناتوانین تەجاوزی ئەمە بکەین کە بە چاوی سەر زەرەرەکە و زیانەکەی ئەبینین کاکە کورد لە 2006 هەتا ئێستا بزانە سوقل و قورسایی کورد لە 2006 لە بەغا چۆن بیسە چۆنە حتا لە ڕووی ئیداریشەوە پۆستێکی گەورە کاتێک کوردێکی تابێ بە هەر هۆکارە بێ بچێتە ئەولاوە ئیتر کوردێک ناخرێتەوە شوێنەکەی خۆ مشارەکەی کورد تەنها بە 34 وەزیر ناکرێت لەبەرەوە بەڕاستی وا ئەزانم یعنی سنەیش و شیعەیش وێنەیەکی حەقیقی خۆمانیان پیشانی خۆمان باش بەزەوە جۆرێکیش لەشکان نەبوو بۆ پارتی چووکە پارتی پێش تاگڕەوانە ئەم مەوزوعە ئەم من هەمیشە وتومە ئەم لە بڕیار بدا بیەوێ هەموو شتێک بکە پارتی و یەکێتی پێکەوە باش ئەیانتوانی پێش ئەوە بچنە بەغا هەموو ئەو کوتلانەی کە سەرکەوتون لە ئینتیخاباتە کۆیان بکەنەوە کە یعنی من ئیسە وەکو کوردێک لێرە قسەکەم یعنی پارتی چ زەرێرێکی ئەکرد ئەگەر دکتۆر ڕێوار لێیا وایە چ زەرێرێکی لە ڕووی استراتیژی نیشتیمانی و لە ڕووی استراتیژی نەتەوەیەوە چ زەرێکی کرد ئەگەر مەسەلەکە شتیتر نییە لەبەرەوە بەڕاستی ئەم عەقڵیەتە ئێمە هەمیشە ئێڵێنەوە هەمیشە دووبارەیەکەن و بابە واز لەم عەقڵیەتە بێنن بەڵام متەئەسیفانە دەورە بە دوای دەورە ئەم عەقڵەتە زیاتر تۆخەکانی دەرەوەی دەسەڵات ئەوانیش ناوێ پۆستیانە بێ ئێستا 13 کورسی ئۆپۆزیسیۆن هەیە تا جێگەی سەرۆکی پەرلەمان بێ وەزیر بێ حەقی خۆیانی بە پێی کورسیش بێ ئەگەر ئەوان ئێستا دروستکردنی یەک کوتلە کاک حەکیم کاتێکە بەپێ ئەو عورفە ناباشەی کە لە عێراق ئەبا بەڕێوە ئەنجومەنی وەزیران و ڕئیسی ئەنجومەنی وەزیران لە شیعەیە و ڕئیسی ئەنجومەنی پەرلەمان سەرۆکی پەرلەمان لە سوننەیە و ڕئاسەی جمهوریش لە کوردە کاتێک کە پۆستە ویزاریەکان دابەشەکرێ ئەڵێ ئەمە بەشی سوننە ئەمە بەشی شیعە ئەمە بەشی کورد ئیتر نەوتراوە ئەمە بەشی کورد ئەمە بەشی پارتی وێکێتیە بەڵام لە پێش و عەرزم کردی ئەیانێ عورفێک تەواو سابت بکەن کاتێککە ئەوترێ بەشی کورد یعنی بەشی پارتی وێکێتی بۆیە دوێنێ من گوێم لە برادرێک بوو ئەیوت یعنی ئەگەر دەنگ بدەی بە فڵان معنای وایە تۆ لەگەڵ کوردای ئەگەر دەنگی نەدابێتە معنای وایە تۆ دژی کوردی نازانم عەقڵیەتە
کێ لە پشتێتی یعنی چ بیرکردنەوەیەک لە پشتێتی لەبەر ئەوە کە بەشی کووردە هەرچەند وەزارەت هەیە هەرچەند هەیئاتی مستەقیلە هەیە تەواوی ئەو کوتلە پەرلەمانیانەی کە سەرکەوتون چوونەتە ئەنجومەنی چوونەتە پەرلەمان بەشدارن بەپێی ئەو ئیستیحقاقاتەی کە هەیە ئەم پۆستە ئەوەندە وحدەی بۆ دانرێ ئەو پۆستە ئەوەندە مەسەلەن ژمارەی بۆ دانرێ لەبەر ئەوە ئێستش نەچووە بچێ ئەکرێ ینی بیرکردنەوەیکی وەها بکرێ بۆی ئێمە لە مەوزوعی هەڵبژاردننی سەرۆکی کۆمارە تووشی ئەزمەی تر نەبینەوە چونکە بەڕاستی بازێک شتم بیست کە احتیمالی هەیە مەسەلەن ڕێکەوتنێک ببێ لە بینی پارتی وێکێتی و ئەمانە بەڵام من پێم باشە پارتی وێکێتی ئەم کوتلانەی دەرەوەی خۆیان بە نادیدە نەگرن کاتێک کە پۆستەکانی کورد دابەشەکەن لە بینی خۆیان دێم و خزمەتت کاکتۆر باسی ڕێکارەکان کرد کەوتت نادەستوریە بەزێستا هیچ ڕێگەیەک هەیە بڵێگەر کەسێک بێوێت تانەی لێدا ئایا کاریگەری دەبێت لە کاتێکا بەڕێزی دەڵێ ئەمڕۆ سەرۆکی دەسەڵاتی دادوەری عێراق خۆی لێ بووە و ئێستا پێکاتی دادگای فیدراڵی گۆڕاوە ئێستا خۆی لە هیچ بابەتێک نادێت سیرمان کرد پێش بەراچوونێک کرد زۆربەی هەرە زۆری ئەو سکاڵانەیە کە پێشکەش دەکرێت دادگای ستافنویەکەی دەڵێت لە اختصاسی ئێمە نیە وڵا خۆی ئەم پێشێلکاریە دەستوریە هەر کەسێک کە بەرژەوەندی هەبێ لەبەرەوەی وەکووتمان کە دەرگا کرایەوە بە خۆپاڵاوتن ئیتر داخرێ تا پرۆسەکە تەواو دەبێ تا هەڵبژارنەکە تەواو دەبێ ئیتر منە کشێمەوە مەدانەکە بەجێدێنم بۆ ئەوەی تر منافیسەکەم ئەو پۆستەکە دەبە بۆ ئەوە نییە ناکرێ بەجارێک شتر لە بەرەوەی من دەکشێمەوە کەسێک شتر بێ بەدیلی من کاندید بکرێ دەکرا مەسەن ئەو کاندیدە تازەیە سەرەتا ئەویش خۆی کاندید کرد بە 3 کاندیدبان 5 کەسی تر خۆی کاندید کرد بەڵام کە دەرگاکە داخرا و هەڵبژاردن دەستی پێکرد جەولەی یەکەم و دووەمیش کرا ناکرێ خەڵکیترێ بۆیە هەر کەسێک چۆن دۆزراوەتەوە بۆ نمونە کەسێک جەولەی سێم عێراق ئەمە یەکەم زار نیە هەستا پێشێل دەکە ئەمە یەکەم زار نیە دەستور پێشێل دەکە زۆر جار محکەمەی اتحادیش هاتۆ سەرخەت لەگەڵیان لە پێشێلکاری دەستور بەس بەڕێز خۆتت بە پێی مادەی 54 55 دەڵێ بە زۆرینەی ڕەها بەس خۆ لەوێش نەیوتوە گەر نەچۆتە وردەکاری لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش کە بڵێ دیگەری دووەم و سێم دەکرا نەچۆتە وردەکاری نەچۆتە وردەکاری باسی نەکردووە ئەمە بەسەر دانەرانی دەستوردا ڕەت بووە دەبایە باسییان کردبە بەڵام ئێستا حەلەکەی بۆ ناکرێت ئێستا حەلی ئەوە بوو مەسەن کە سەرۆکی پەرلەمان پاش جەولەی دووەم داوا لە دادگای فیدرالی بکە بۆ تەفسیری ئەو مادەیە ئایا دەکرێت جەولەی سێەم هەر بە زۆرینەی ڕەها بەگلا بکرێتەوە یا بە زۆرینەی سادە ئەو وەختە محکەمەی اتحادی تەفسیری مادەکەی دەکرد ڕەئی دەدا بە پێی ڕەئی محکەمەی اتحادی جەولەی سێەم تەواو دەکرا بەبێ ئەوەی کەسی تر بێتە ناو پرۆسەکەەوە خۆی کاندید بکە ئەمە نەکرا شەروا بۆ کۆی بەڕێز باز دەکەی لە جەولەی دوم کێ زۆرتی نابێ ئەو دەبەوە لە خولەکانی ڕابرد و شەر ئەمە نەبووە ینی بە زۆر جار بۆ نمونە ئێستا لە خولی پێشتر کە وەختێک کە ویستیان کتلێک اتفاقێک بکەن بینی کتلەی سەدر و کتلەی پارتی ئیتر ئەمەیان کرد کە مسکاڵە داوایەکیان لە داگای فیدرالی کرد ئایا دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار پەرلەمان پێویستی بە نیسابی 2 لەسەر 3 یا بە ئەغلەبیە مطلقە محکمەی اتحادی لە بەرژەوەندی لایەنێک بڕیاریدا ئەوە بوتی دەبێت 2 لەسەر 3 ئاما دەبێت لە کاتێکدا مادەی 59 بە سەراحەت دەڵێ دانیشتەکانی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران بە زۆرینەی ڕەهایە ئیتر هەموو دانیشتەکان هیچی ئیسنا نەکردووە ئەم مادەی هەفتا کە دەڵێ بە 2 لەسەر 3 ئەڵێ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە 2 لەسەر 3 دەبێت ئەگەر لە جەولەی یەکەم کە هیچ کاندیدێک ئەم 2 لەسەر 3 نێنە جەولەی دوم بە زۆرینەی سارە ئەوە دەوێت بەڵام محکەمەی اتحادی هات بۆ ئەوەی کەوا پرۆسەکە ڕابگرێ عملیەکە لە کار بخە ئەو بوو تاوەکو چەند زار دانیشتن تاوەکو ئیتفاقیان نەکرد ژێر بەژێر 2 لەسەر 3 نەیتو نەهاتە پەرلەمانەوە کە نیسابی تەواو بێ بۆیە بەڕاستی لە بەردەم چینێنی دادگای ئێستا تایبەتمەنداگەر کەسی کێشەیە بێ لەگەڵ دادگای فیدرالی بۆ هەیە مسکاڵا داوا بنووسرێت لای دادگای فیدرالی ئەو کەسەی کە بەرژەوەندی هەیە زەرمەندە لەو دۆخە دەتوانێت بۆ نمونە مەسەن ئێستا ئەو کاندیدەی کە دەرنەچووە
لە جەولەی سێمدا دەتوانێت سێ سکاڵا بەرزکاتەوە لە دادگای فیدرالی. ئیتر دادگای فیدرالیش ئێمە نازانین لە زیاتی ئەو بڕیار بدەین ئایا لە بەرژەوەندی ئەو بڕیار دەدایە لە بەرژەوەندی ئەوەی کە پرۆسەکە تێپەڕێنێ. بڵێ ستافەکە گۆڕاوە بەڵام ئێمە نازانین هەمیشەش بەداخەوە یعنی لە وڵاتێکیدا دەژین یعنی دامەزراوەکانی حتا دامەزراوەکانی ئەوەش دادوەریەکانیشی لەژێر کاریگەری تا ڕادەیەک کاریگەری دۆخە سیاسەکان و لایەنە سیاسەکان میان بەسەرەوەیە. کێشەی ئێمە لە عێراق ئەوەیە وەکو تەقلیدی لوبنانەکەینەوە ئەمە سەرۆکی کۆمار بۆ کورد بێ و سەرۆکی پەرلەمان بۆ سوننە بێ و سەرۆکی وەکو لوبنان شەڕێکی 10 ساڵەیان کرد هەر لەسەرەوەی ئەوە ئاخری هاتنەوە سەرەوە. ئێستاش هەموو جار لە پێکاتنی دامەزراوەکانی خۆیان کێشەیان دەبێت تا سەرۆکی پەرلەمان دادنێن تا سەرۆکی کۆمار دادنێن و تا سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیش وەزیرانیش دادن. ئێمەش هەمان کێشەمانەیە دەبێت بە ئیتفاق و ئێمە لە سیرکەین بزانین سوننە ڕئیسیە بەرامبەر ئێمە بەرامبەر پۆستەکەی هەنی ئێمە سوننە سیرەکە ئێمە هەڵوێستمان چیە ئەمە هەمووی ژێر بەژێر اتفاقاتە و ژێر بەژێر ئینتقامە لە یەکترەکەنەوە. بەڕاستی وڵات ئاوا بەڕێوە ناچێ تۆ داهاتووی لە دەستور باسی مەبدەئی مساوات دەکەی باسی مەبدەئی مواطنە هاوڵاتی دەکەی بەڵام هیچ کەسێک بۆی نییە ببێ من ناتوانم بەیانی بێم خۆم کاندید کەم بۆ سەرۆک کۆمار ناتوانم سیڤەکە پێشکەش دەکەی و نەکرد سیڤەکە پێشکەش دەکەی ئەمە هەر لەسەر نەک بۆ سەرۆک کۆمار ئەمە نەک بۆ سەرۆک کۆمار ئەمە نەک بۆ سەرۆک کۆمار هەر بۆ پۆستەکانی پۆستە زانستیەکانی بۆ نمونە لە زانکۆکانی کوردستانی ناتوانانی بچی سیڤی پێشکەشکەی بە حەقی خۆت بە کەفاەتی خۆت پۆستێک وەگری. ئەمە لێرەدا پێشێلی مەبدەئە دەستوریەکان کراوە بۆیە لە وڵاتە سەروەری یاسانیە کە سەروەری یاسانە بوو حتمما ئەم گروفتانە دروست دەبێت. خۆ مەسلەی ئەم برادەرەش یعنی کە هاتۆتە ناو پرۆسەکەەوە لایەنێک وعدی پێداوە پشتیوانی کردەوە بەڵام دوایی لێ هەڵگەڕاونەتەوە وەنیا ینی ئیشەکان هەموو دیارە هەموو اتفاقاتی ژێر بەژێر تا ئێمە بەو نیفاقەوە بچینە بەغدا وەلەو ئەگەر بێگرتووی وەکو مامۆستا فەرمووی بچینە بەغدا ئێمە ناتوانین مافەکانی کورد لە عێراق بەرجەستە بکەین چکە ئەمە مافەکانی کورد بە بوونی سەرۆک کۆمار و بوونی جێگری دووەمی سەرۆک پەرلەمان و بوونی چەند وەزیرێک بەرجەستە نابێ. ئێمە تا ئێستا ئەو فیدراالێتێک کە وەکو حەلێک بۆ کێشەی کورد لە عێراق بڕیاری دراوە لایانی بەرامبەر باوەڕی پێ نییە ئیشی لەسەر ناکە لەسەر جێبەجێکردنی. ئێوە تا ئەنجومەنی ئیتیحاد تا ئێستا قانونی بۆ دەرنەکراوە تا ئێستا دەستور تعدیل نەکراوە بڵێ ئەنجومەنی ئیتیحاد بەو شێوەیە پێک دەبێت. ئێتۆ ئەنجومەنی ئیتیحاد نییە کە لێ بتوانێت ڕێگە لە دەرکردنی یاسایەک بگری. تا ئێستا مادەی 140 نەهاتووی جێبەجێکەی تا سنووری هەرێمی کوردستان بڵێ ئەمە سنوورەکەمە ئەم هەموو خاکە لەو سنووری کە ئێستا لە 2003 کە ئەمریکا دیاری کرد خەتی ئەزرق بوو لە دەرەوەی ئەوە بەشێکی زۆری خاچی کوردستان لە دەرەوەی تا ئێستا 20 و قسوور ساڵە 20 ساڵ زیاترێک لامان نەکردێتەوە ئێخۆ لایانی بەرامبەر خەمی نییە ئەوە خەمی ئێمەیە کە خەمی لێ بخۆین ئێمە نەکرد ئەوەمان نەکردووە بگرە ناو هەرێمی کوردستانیشمان هێمار کردووە ناو هەرێمی کوردستانیشمان هێمار کردووە لەبەرەوەی ئێستا ئێمە مافی ئەومان داوە بە هەموو پێکاتەیەکی عێراقی کە لە هەرێمی کوردستان بێت تەملیک بکە ئەمە خەتەرە بەبێ گوێدانە مادەی 23 دەستور کە دەڵێ بە شێوەیە کار لەسەر وەزعی دیموگرافی ناوچەکە نەکە بەڵام ئەمە کاریگەری لێ دەکات ئێمە هەموو ئەو شتانەمان هێمار کردووە بۆ پۆستێکی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان دەگرین بۆ پۆستی سەرۆک کۆمار دەگرین کە سەرۆک کۆمار لە عێراق هیچ دەسەڵاتێکی فعلی و کاریگەری نییە دەسەڵاتێکی تەشریفاتیە و ناتوانێت شتێکی ئەو تۆ بکە ناتوانێت ئەوە بکات بۆیە ئێمە دەبێت لە ڕێی دامەزراوەکانەوە پێگەی کورد بهێزکەین دەڕێی ئەنجومەنی نوێنەران بە شێوەیە قانونەکەی دامندرێکەوە کورد تایدا نوێنەرەکانی بەو شێوەیە بێ پێکاتەکەی بەو شێوە بێ کە ئێمە ڕێگە لە یاسای بگرین لە ناو ئەنجومەنی نوێنەران دەرنەچێ دژی بەرژەوەندیانەکانی کورد پێکاتەی دادگای فیدرالی ئێستا هەموو بڕیارێک دەردەتوانێت دەربکرێت دژی کورد لەبەرەوەی بڕیارەکان بە ئەغلەبیەی ڕەها دەردەسێ واتە 6 کەس دوو کوردی تێدا بە 6 کەس بڕیارەکان دەردەسێت هەندێک بڕیاری لەسەر دەستوریەتی قانونەکانیش بە 5 کەس دەردەسێت تۆ ناتوانێت ڕێگە لە بڕیارێک بگری بۆیە دەبێت
ئەم قانونەی محکەمەی ئیتیحادی کە پێچەوانەی دەستورە ئەساسێکی دەستوری نییە داوا بکەیت کە بگۆڕێ بە شێوەیەک تۆ وجودت هەبێت لەناو ئەم محکەمەیە بە شێوەیەک وجودەکەوا دابدرێکەوە بتوانی بەپێی بوونی خۆت ئەندامەکانی خۆت ڕێگە لە قانونێک بگری ڕێگە لە بڕیارێکی دادگا بگری کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە کە زۆر بڕیار دەچوو ماوەکانی تر دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان گەورە و سەر کۆماریش دێمە خزمەت عەبدولعەزیز سەبارەت بە جێگیری دووەم ینی بەڕێز لە ناو پەرلەمان بووی وەختێک ڕاوێژکاری سەر کۆمار بووی ئەزمونێکی زۆر تێ لە بەغدا من سەیری پێڕەوی ناوخۆم کرد دەڵێ جێگیری دووەم دەڵێ بە دەسەڵاتەکانیەتی بەڕێوەبرین دانیشتەکان لە کاتی ئامادە نەبوونی سەرۆک و جێگیری یەکەم بەڕێوەبردنی کاری لیژنامیشەیەکان دڵنیابوون لە ئامادەبوون ڕێژەی یاسایی ئەندامان و تۆمارکردناوی ئامادە نەبووان ڕێخستنی خشتەی ئەو ئەندامانەی دەیانەوێت سەبکەن زۆر گرینگە ینی ئەو شەڕی لەسەر بوو حتمما وەکو پێشتر باسمان کردێمە ئەو عورفەکە هەیە هەمووی بە تەوافق ئەوێ هەموو لایەنە سیاسیەکان پشکی کورد و پشکی شیعە و پشکی سونە لەبەرەوەی هەر بەشێک حسابەکە ڕاستە سەرۆک پەرلەمانە لە بەشێکە ئەو حسابیەوە کە ئەو بەرگریکەری ڕاستەقینەی ئەو پێکهاتەیە کە ئەو نوێنەرێتی بە هەمان شێوە بۆ شیعیش وایە و بۆ کوردیش وایە ئەو جار بە پێی ئەو عورفە هەرسیانی لە بڕیارەکانە هاو ئاهەنگن بە مەرجێک ئەگەر بە پێی عورفە بە پێی عورفە دەسەڵاتەکانی ئەوەی تیانە بەڵام ئەمان بە تەوافق هەندێک بڕیار هەیە هەندێک جەدوەل ئەعمالیش هەیە لە کاتێکە کەدا بەزێ ئەبێ هەندێک جار هەیە ئەو لایەنەی کە خۆی مەسەنە سەرۆکی پەرلەمانە ئێمە بینیمان لە دەورەی ئێمە و لە پێش ئێمە لە دوای ئێمەش هەندێک بابەت هەیە کە پەیوەندی بە ئێمەوە هەبوو هەر نایخایە خاتە فەقەرەی حەوت کە بووە فەقەرەی حەوت تۆ سێ فەقەرە مناقشە ناکەی دوای ئەوە ئیتر هەڵەگیرێ جەلسە کە هەڵگیرە بۆ 6 مانگی تر ناخرێتەوە جەدوەلی ئەعمال لەبەر ئەوە دەوری هەیە ڕۆڵی هەیە ئەگەر بێت و پیاوێکی ئازا و بەتوانا و خاوەن هەڵوێست بێ لە ڕووی ئەوەی کە بەرگریکەرێکی ڕاستەقینەی مافەکانی تۆ بێ خەڵک بێنێک حیزب بڵێن نوێرایەتی حیزبینە بەڵێ نە نوێرایەتی حیزبی نەکە وەکو پێکهاتە من دەڵێم وەکو کورد دەڵێم ئەمە بەشێکە لە دەسەڵاتەکان بەڕاستی ئەی سەرنج چی بوو لەسەر هەڵبژاردننی و هەردووێنێش بڵێن پەیامێکی سەرۆکی پارتیە بوو وتی با سەرۆک کۆمار بۆ کەسێکی بێلایەن بێ بەس بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان بۆ کەسێکی بێلایەن نەبیان وەزیری بۆ لایەنەکانی تریژ نەبێ ئاسایی نییە بەزانی چییە خۆی ئێمە ئەو هەفتەی پێشووتریش قسەمان لەسەر ئەو بابەتە کرد ئێمە وتمان بۆ یەکەم جارە کە شیعە هەمووی ئێستا یەک چوارچێوەی هەیە پێڵێن چوارچێوەی هەماهەنگی بە مەرجێک ئەو کەسایەتیش کە باسمان کرد وەکو حەیدەر عەبادی کە ئەسڵەن لە هەڵبژاردنش بەشدار نەبوو و دژی هەڵبەشداریکردنیش بوو بایکۆتی کرد بەڵام لە ئەو کۆبنەوانە دانیشێ و لە بڕیاردانی پێکهاتەی شیعە ڕۆڵی هەیە بە هەمان شێوە سونەکان خلافی دنیا لە نێوانیان بوو ئەو خلافە قوڵەی لە نێوانیان بوو تەسەور ناکرا جارێکی تر وا بەو شێوەیە بنیشن بە یەکەوە و ئەو مەجلسە بۆ خۆیان دروست بکەن ئەو مەجلسە چییە؟ هەم بۆ شیعە هەم بۆ سونە بۆ ئەوەیە خاریتە تەریقێک نەخشە ڕێگایەکدا ئەنێن بۆ داواکارەکانی خۆیان وەکو پێکاتە ئەمە لەبەر ئەوەی متمانە نییە لە عێراق هیچ لایەنێک بەویتر متمانەی نییە مەسەڵەن ئێستا بۆ نمونە منەڵێم شیعە قەت متمانەی بە ئەوە نییە سەرۆکۆمارێکی سونەدانێ بۆ سەرۆکۆمار وەکو هەرچەند دکتۆر وتی پرۆتۆکۆلیە بەڕەئی من پرۆتۆکۆلی نییە بەڕەئی من دەسەڵاتەکانی زۆر زیادە چکە لە مادەی 66 دکتۆر خۆی لە من باشتر ئەزانێ کە دەسەڵاتی تەنفیزی پێک دێ لە سەرۆکۆمار و لە سەرۆک وەزیران سەرۆکۆمار کۆمەڵی دەسەڵاتی هەیە دەسەڵاتی هەیە پرۆژە یاسا دانێ دەسەڵاتی هەیە پرۆژە یاسا سەحبکە ڕەدیکاتەوە دەسەڵاتی هەیە ئەسڵەن پەرلەمان حەلکە دەسەڵاتی هەیە ینی زۆر دەسەڵاتی هەیە لەو دەسەڵاتانە ئەگەر بێت و بەهێز بێ و بیکە لەبەر ئەوە قەت شیعەیەک جارێکی تر دەسەڵاتی ئێستا چەند وەکو عەرەب ئەوان ئەڵێن سەرۆکۆمار ڕەمزی عێراق ڕەمزی عەرەبە ینی بۆ عێراق و عێراق عەرەبیە زۆر لای سونەکان وایە زۆر هەوڵیاندا ئەم جارە زۆر ئەنوا هەوڵیاندا لە ژێرەوە لە ماوەی ساڵێک پێش ئێستاوە هەوڵیاندا کە
سەرۆک کۆمار بگەڕێنەوە ئەو لەو عورفە پەرلەمان بدەنە کورد بەڵام ئەوان موافق نەبوون ئەوان موافق بۆیان ئەبووها طبعا شیعەکان موافق بۆیان ئەبوو بەڵام جارێکی ترەوە ناکەن کەەوە باش بەس ئەوەی کەڕوویدە لە جێگیری یەکەم ئەم جارە بڵین تا ڕادێک لێک نزیک بوونەوەی پارتی و مالیکی هەیە لەگەڵ عامری و سوودانی و پارتی بینیان باش نییە قەیسەری و پارتی بینیان باش نییە چۆنە لەگەڵ هەر تۆ خۆت هێنەکان خەریتەکە زانی لەناو تا خەریتەکە نەگۆڕە بۆ ماوەیەکی زۆرە بە حقیقت ئەوە عەسای بێ ئەهلی حەق ئەوە قەت لەگەڵ پارتیا باش نابن و باشیش نین با بڵێم ئەوە وازحە بەڵام ئەمانی تر سیاسەتەکەن مەسەڵەن عامری زۆر جار لە هەموو ئێمە عینەکانە بینیومانە لە کاتی خۆیان جار هەیە لەگەڵ تۆیە جار هەیە لەگەڵ ئەوە یعنی زۆر تەبیعی ئەو سیاسەتەکە لە پێناو بەرژەوەندەکانی خۆی و مالکیش هەروایە مالکیش بە پێی بەرژەوەندەکانی خۆی سیاسەتەکە لەبەر ئەوە ئەو یاریکردنانە هەیە ینی لە ناو پەرلەمانە با بڵێم لە نێوان کوتلە سیاسەکانە حاڵەتێکی تەبیعیە بەرەوەی کە پشگیری پارتیان کرد بێ پارتی بە سازشێکی کرد بەڵێنێکیان بێ بەرامبەر کردویانە نەخۆی کێشەیەک هەبوو بزان ئەم کێشەیە پەیوەندی بە شیعەوە نییەوەنە پەیوەندی بە سونەوە هەبوو ئەبێەوە لە بیرمان نەچێ کێشەکە کەسایەتی بوو سەرەتا کەسایەتی بوو و سیاسیش بوو بەشێکی سیاسی بوو وەکەوەی جەنابی دکتۆریش باسی کرد کە وەکو مامۆستایش باسی کرد دکتۆریش باسی کرد کە سیاسیە بۆ ئەوەی بڵێن ئێمە هەموو شتێک بەدڵی ئێوە ناڕۆ ئێمە توانین لە هەر کاتێکە بڕیارەکە بگۆڕین ئەوە بەشە سیاسەکەی بەڵام بەشە کەسایەتێکەکەی ئەوە بوو کە دەرکەوت ئەویش بەشە سەرەکەکەی بوو کە شاخەوان پێشتر لەگەڵ هەیبەت حەلبووسیە کێشەیەکی گرفتێکی گەورەی هەبوو لە ناو پەرلەمانە و هەیبەت حەلبووسی کە بووە سەرۆکی پەرلەمان ئەوەی تەرک کردووە بەپێی معلوماتەکانی من کە من لەگەڵ ئەم پیاوە ناگونجێم طبعا ئەوەش بە اتفاق لەگەڵ لایەنەکانی ترە عەسای بۆوانیش ئەوە بۆ عینێکی شخصی لە نەتیجەیش من پێم وایە ئەو اتفاقی کە کرا تەنیا هەیبەت تەنیا تەقەدم سونەکان هەڵگەڕانەوە جاریانی هاتنەوە تایم و بە فەرهاد ڕازی بوون کە فەرهاد بێ دەنگەکان دیارە ئێستا ئەم جارە 97 هێنا دکتۆر ڕێبوار 99 بوو 104 بوو ئێستا 78 یعنی دیارە نەتیجەکە دیارە تەنیا تەقەدمە هیچ لە شتەکان نەگۆڕاوە و یەکێتیش قەراری دابوو کە دەنگ بدا بە پارتی یەکێتی باشکرا پێش هەڵبژاردنەکە بڕیاریدا کە دەنگ بە فەرهاد ئەتروشی بدرێ و لە دوای ئەوەش سەرۆک باڵ مباشەرەتەن پیرۆزبایی لێ کرد یعنی وازح مەوەسمێ هیچ ڕێکەوتنی نکراوە لەسەر سەرۆک کۆمار بڵێن لە بەرامبەرەوەی کێتی احتیمالە کرابێ لە ژێرەوە قسە کرابێ دەربارەی ئەو بابەتە من ئاگادار نیم و بەپێی معلوماتی من لە ناو پەرلەمانە یەکتریان نەبینی و بە کوتلەکان بە یەکەوە دانیشن وەکو با من بێمە سەر ئەو بابەتەی کە زۆر گرنگە قسەمان کرد لەسەری وەکو ئەوەی کوردی ئێستا من قەزدم ئەوە بوو بێمە سەر ئەو بابەتە ئێمە وەکو چۆن ئەوان مەجلسیان هەیە سونەکان و شیعەکانیش مەجلسیان هەیە و هەرێکێک نەخشە ڕێگای خۆی هەیە بۆ داهاتوو چۆن دیفاع لە با بڵێ مافەکانی خۆی بکە تەنها ئێمەین کە باسمان کرد نەخشە ڕێگامان نییە و ئەو نەخشە ڕێگایە کە وەکو دکتۆر باسی کرد کە ئایا کوتلەیە کە 5 مەقعدی هەبێ حەقی هەیە پشتی هەبێ یانە ئێستا کوتلەی معارەزە لە کوردستانە لە بەغا 13 مەقعدیان هەیە ئەم 13 مەقعدە بەڵێ ئەگەر تەحالفێک بێ و بچێ لە حکومەت بەشدار بێ خۆی بە معارەزە نەزانێ بەڵێ ئەتوانێ پشتگوەر بگرێ بتوانێ حسابی خۆی بکە ئەگەر ڕێککەوتە بن تەحالفێک ئەعلانکەن لە ناو پەرلەمانە بڵێن کوتلەی ئێمە هاوپەیمانی فلانین 13 مەقعدیانەیە بە پێی 13 مەقعدەکە بە پێی خاڵبەندی پشتیانە بێ ئەگەر لە کوردستانیشە خۆمان ئێمە پێشتر باسی ئەومان کرد لە هەفتەی پێشووتر وتمان ئێمە پێشتر ئەبوایە لە کوردستانە ئێمە معارەزەمان هەیە زۆر تەبیعیە ئۆپۆزیسیۆن ئەبێ ڕۆڵی خۆی ببینێ لە کوردستانە بەڵام ئۆپۆزیۆنێکی ئین بێ با بڵێم تەندروست بێ نە ئۆپۆزیۆنێکی پۆپۆلیستی و ئۆپۆزیۆنێک بێ هەر سەعاتێک بە جۆرێ قسە بکا بە ئەهوا
بە هەمان شێوە ئەکرێ لە بەغا ئێمە یەک خەتابی سیاسیمان هەبێ یەک نەخشە ڕێگامان هەبێ لێرە ڕێککەوت بین کۆبنەوەیەکمان هەبێ ئەمە خەلەلی سەرەکی کورد لەوەیە نەیتوانی چوارچێوەیەک دانێ بۆ خۆی بە هەموو حزبەکانیەوە خزمەت دواتر لەسەر قسەدەکە دوێم خۆناغ دەکرێەوە بکرێەوە چوارچێوە دادنێک دێمەوە خزمەت مامۆستاکان سەبارەت بە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات پێ دوێ بۆ سەر کۆماریش کاندیدیان هەبێ ئەوەی کە ڕوویدا ئەسە بۆ نمونە لە بینی لایەنەکانی ئۆپۆزیۆن دەسەڵات ئەوەش ڕووداتەوە بۆ سەر کۆمار کە ئێستا بڵێن دەرگای خۆپاڵاتنیش کراوەتەوە ئەگەرێک هەیە والله من بە دووری ئەزانمەوە مەوزوعە چونکە هەتا لەسەر مەسەلەی خۆ کاندیدکردنی پیاوێک وەکو دکتۆر ڕێبوار ئەگەر کۆمەڵێ لە ئەطراف وعدیان پێ نەدایە حتمما نەویش نەئەچوە ناو ئەو گەمەوە با بڵێن لەبەرەوە من وا نازانم بە پێی تێڕوانینی خۆم ئیتر خۆ دەرگاش کراوەیە هەر کەسێ خۆی ئەوراقی خۆی تەقدیم بکات بەڵام بەڕای من وەک چۆن بڵێ کورد دەرسێ لەمە وەربگرێ یعنی وەڵی من کاتێک کاڵێم کورد یعنی دوو هێزی دەسەڵات کە شتیان لەبەر ئەڕات یعنی دوو هێزی دەسەڵات دەرس لەمە وەربگرن تۆزێ ناوماڵی کورد ڕێککەنەوە کاکە خۆمە فەلسەفە نییە ئەمە علمی مامۆسایەکمان بوو کاتی خۆی لە زانکۆی بابە خۆمە علمی جەلجەلوتی نەیە جا من نەمەزانێ بەڕاستی علمی جەلجەلوتی چیە دوایی تێگەشتم یعنی ئەمە هیچ علمێکی ناوێ بەڕاستی ئەمە یعنی تۆزێک لە ئیرادەی پێویستە بەس دەسەڵاتێک لێرە هیچ لایەنێک نەخوێنێتەوە حساب بۆ کەس نەکە نابێت ئەوان لە خۆیانەوە دەست پێ بکەن ئاخر کاکە حساب بۆ من ناکەی ئەوی تر حساب بۆ ئەوی تر ناکە ئەوە نەتیجەکەیەتی کاکە ئەوە نەتیجەکەیەتی ئەمڕۆ یاریان پێکردوین لەسەر جێگری دووەمی پەرلەمان سبەی لە شتێکی ترا یاریمان پێەکەن خۆ ئێستا سونەکەیەکیان گرتووە یعنی لەژێر زەختایەکیان گرتووە کاکە لەژێر زەختی مەساڵحی خۆیانەیەکیان گرتووە شیعیش کاتێککە یەکیان گرتووە لەژێر زەختی مەساڵحی خۆیان و یعنی لەوانەیە کۆمەڵێ دۆست و ئەحباب و شتیان ببێت کاکە ئێمەش مەسلحەتی ئێمەی کورد بریتە لە مەسلحەتی ئەو میلەتە کاکە ئەوە تۆ مشکلەی خاکت هەیە وەکو مامۆسایان فەرمیان تۆ مشکلەی قوتی ئەو خەڵکەت هەیە تۆ دەیان مشکلت هەیە کە ئەبێ لە بەغا چارەسەریکەیت ئێ باشە ئەمە هەر کەسێ لە دۆڵێکا بێ ئەمە چارەسەر نازانی پارتیویەتی یەکریزیەکە بە چ زان ئەوەی بە دوای ئەوان دابڕۆین ئاخر ناخڕ خۆ بەڕاستی ئەوە تێڕوانینێکی زۆر هەیە ینی پیان لەگەڵ ئەوان نەبی لەگەڵ بەرژەوەندیەکان نەبی ناخ ئەوە تێڕوانێکی زۆر ئیسە خۆشیعەکان چەند تەرەفن مامۆستایش لەوێ ژیاوە نازام جەنابی کاک دکتۆر لە ناویان ناژیاوێ من 16 ساڵە لەوێ لە ناویان ناژیم کاکە بەس مەسلحەت کۆیان نکات ئێستا ئەوان قەناعەتیان وایە ئەگەر وانە بن وانی شەخورێن لەبەرەوە مەجبور خۆیان کۆ کردوێتەوە لەسەر قاعیدەیەکی شەڕۆن ئەوان پێیان وایە مال سڵتە دێنێ سڵتەش مال دێنێت ئەوە گەشتونەتەوە قەناعەتە لەسەرەوە ئیشەکە مال سڵتە دێنێ سڵتەش مال دێنێ باش بەس ئەگەر بۆ هەڵبژارنی سەر و کۆمار ڕێکەوتن نەکرێت چی ڕوودەدا پارتی کاندیدی هەبێ وەڵاهی هەبێ لایەنەکانی دیکە خراپە نەفسی سیناریۆ دووبارە بێتەوە بەڕاستی نەفسی سیناریۆ چونکە تۆ بە دووری مەزانە هەر پەرلەمان کەم نییە کاکە 329 کورسیە 329 نەفەرە یعنی تۆ بە دووری مەگرار کۆمەڵی خەڵکی تایە لە ژێر کۆنتترۆڵی هیچێکی لەوانانین بەڵام لەوانەیە هەر حەزیان بەوە بێت کە ئەم هەرێمی کوردستانە پەرتەوازە بێت یعنی ئەم دەنگ بەوەدا و دەنگ بەوەدا و یعنی ئەم سیناریۆ جارێکی تر خۆ سیناریۆکانی پێشووە نەبێت زۆر جوان بوو بێت کاتێککە ڕێئاسی جمهوری پێ یەکلایی کراوەتەوە یعنی ئەمەش جارێکی تر دووبارە بێتەوە بەڕاستی ئەوەنەی تر وەک چۆن بڵێ سوقلی کورد لە بەغا ئەوەنەی تر ینی ئەرزشی کەم ئەبێتەوە لەبەرەوە من پێم وایە و تەسەوری شەکەم تەسەورەکەم یەکێتی چونکە ئەمڕۆ من گوێم لە برادێکیان وتی ئێمە یەکێتی لەسەر ئەمری یەکێتی دەنگبان بە کاندیدی پارتیاوە حتمما خۆمە لەسەر خۆ منەظەمەی خەیری نییە لەوانێ قسەیەکیان نەربیست بێ بەڵەیەکیان هەر بۆ کراوێ بەڵام ئایا لە بەرامبەر شتێک ئەوەی کردووە هەموو تەحلیلێکی سیاسی ئەوە ئاڵێت
ئەترنازانەکانی دەرەوەی دەسەڵات گرەی لێیکێتی دەکەن دەڵێن تا کۆتایی ڕێگا لەگەڵیان نایەت پەشیمان دەبێت تۆز یەک مەزهب هەیە لە سیاسەتە ئەویش ئەوەیە کە سیاست هەمیشە گۆڕا بە دەوری مەسلحەتی سوڕێتەوە دوێنێ کۆمەڵی خەڵک جۆرە بیریانە کردو جۆرێ مەوقیفیان دەربڕینەک بیریان کردەوە یعنی بیرکردنەوەکەشیان کرد بە عملی ئەمڕۆ جۆرێکی تر بکردەوە بەڵێ سوپاسان دەکەین ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەینەوە خزمەتتان کاوێت لەگەڵ میوانەکانمان درێژە بە گفتوگۆکەمان دەین کاکتۆر ئەگەر شتێکت ماوێت لەسەر پەرلەمان ئەگەر نا بینە سەر و کۆمار کە دەرگای خۆپاڵاتن کراوەتەوە وڵی من هەر ئەوم هەیە لەسەر پەرلەمان یعنی بەڕاستی کێمەوە ئەوە دەکەین پەرلەمانەکان لە فترەی هەڵبژاردن لە وەختی بانگەشە ینی ئاگوواکەین بۆ کوردواکەن پەرلەمانتارەکان کاندیدەکان ئەو وەز بۆ وەزبەکانی پێشتریش بەڵام ئەوە 11 ساڵە موچەی خەڵکی کوردستان دەبردرێ ینی بە ئامدیش دەبردرێەوە نیە بڵێ نەبێ جا لە بینی حکوومەتی هەرێم بەغدایە بەڵام ئەم پەرلەمان تارانە لەگەڵ ڕێزمان هەڵوێستێکی زیان نەبووە لەوێ مەسەن هەڵوێستێکی عملی زگە لە قسە لێرە ئیلتیزامات نەکرێتەوە داهات تەسلیم نەکرێنەوە تەسلیمەکە پەرلەمانتار دەتوانن بکەن چکە بەزانی بۆ حکوومەتی ئیتحادی مەسئول لە هاوڵاتی هەموو عێراق بە کوردستانیشەوە بەڵام حکوومەتی فیدرالی خۆی لێژێت کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نێکا دەبێت حکوومەتی ئیتحادی بێتە سەرخەت ناچاری بکات چۆن مەسەن ناچاری کردکەوە قانونی تەقاعدی 2014 جێبەجێ بکات دەبێت ئەوە بۆ مەسەلەی موچەش ناچاری بکە ئێمە تاوانمان چێکە ساڵی 2 موچە 3 موچە خەڵک لێ بخودرێ لێ بزگە لە مەسەلەی پاشەکەوتوانە بۆیە پەرلەمانتارەکانی ئێمە خولەکانی پێشوش لە هەڵبژاردەکاندا وعد و ئەودیان دەدا بەڵام هەڵوێستێکی فعلیان نەبوو ئەم زابینە سەر پەرلەمان خۆی ئەگەر وڵێن 60 کورسیمان هەبێ ئێمە وەکو کورد ناتوانین کۆتاشەوە 63 لە ڕێژەی 329 ڕێژەیەکی کەمەیانی ناتوان ڕێگە لە هیچ قانونێک بگرن کە ئەگەر دژی بەرژەوەندی کورد دەربچێت بە زۆرین و کەمینە بێ ئەگەر بە زۆرینەوە کەمینە بێ ئللا هەموو جارش ناکرێت لەوانەیە بە تەوافق نەچووکە لە دەستورەکەدا هیچ تەوافق نەماوە وەکو قانون ئیدارەی نەورلا لە هەندێک شوێن تەوافقی تیا بوو بەڵام ئەمە تەوافقی تیا نەماوە بۆیە یعنی دەبێت کورد پێداگری لەسەر ئەوە بکە کەوا مەجلیسی ئیتیحاد تفعیل بکرێ مەجلیسی ئیتیحاد تفعیل بکرێ بۆی پەرلەمانە بەڵێ ژووری دووەمی پەرلەمانە ئەنجومەنی دووەمی پەرلەمانە ینی لە هەموو دەوڵەتێکی فیدرالی پەرلەمان دوو ئەنجومەنە ئەنجومەنێک کە لەسەر ئەساسی ژمارەی دانیشتواندانرێ ئەنجومەنێک کە لەسەر ئەساسی ژمارەی هەرێمەکاندانرێ ئەنجومەنی کە لەسەر ژمارەی ئەساسی ژمارە هەرێمەکاندانرێ لەوێوە ڕێگری دەکرێت لە یاسایە کە لە بەرژەوەندی هەرێمەکان نەبێ ئێمە ناتوانین لەناو ئەنجومەنی نوێنەران ڕێگری بکەین لە یاسایە کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبێ ئەمە بەنسبەت پەرلەمانە جا بەنسبەت سەرۆک کۆماریش من کەوتەوەی سەرۆک کۆمار دوو موچەکە ئێستا موچەی مانگی 11 و 12 ئێستا نەچوونێ ساڵی داهات و ڕێگە چاری قانونی هەیە یاخود هەندێک وە پێشناز دەکەن بکرێتە مەرجێک بۆ پێکێنانی حکوومەت دەکرێت لە ڕووی دەستوریەوە بخرێتە ساڵی داهات و یاسای بوجە نەفۆتەوە دەکرێت ئەگەر بیانەوە ئێستا سەرفی دەکەن و ساڵی داهات و سەرفی دەکەن بەڵام نیەت نییە کە ڕێگری قانونی نییە نەخێر هیچ ڕێگرێکی قانونی نییە هیچ ڕێگرێکی قانونی نییە لەبەرەوەی ئەم موچەیە مستحقاتی خەڵکی هەرێمی کوردستانە ئەگەر ئەم ساڵە سەر بکرێ مانجی یەک یا مانجی دوو هیچ کێشەیەک نییە دەکرێت میزانیەکەی ئەتیادی دەستکاری دەکرێت لە ڕووی قانونیەوە هیچ مخالفەیەک نییە بەڵام خۆی نیەت نییە چۆن ساڵی پار و ساڵەکانی تر موچە خورا 2 3 و 1 و ئەم ساڵیش 2 موچە خورا و تەواو کۆتایی هات بەداخەوە ینی حکوومەتی هەرێم نایەتە سەرخەت وەکو پێویست خزمەتی هاوڵاتی خۆی بکە کە ئەمە بەسیتری مستحق خۆیتی کە بیداتێ حکوومەتی ئیتحادیش بێدەنگە بە هەموو دام و دزیاکانیەوە بە هەموو بەتایبەتی چکەمە ئەرچی حکوومەتی ئیتحادیە کە ناچاری بکە بۆەوەیکەوە ئەم موچەیە سرف بکرێ بۆ هاوڵاتیان بەنسبەت سەرۆک کۆمار من وتم کە بەڕاستی دەوری تەشریفاتی هەیە ینی حتا ناتوانێت ئەگەر یاسایەک پەرلەماندەری کرد نردیان بۆ ئیمزای بکە ناتوانێت ئەتەرازی لێ بگرێ یەک دوو حالەت بووە چەند جارێک ویستویەتی ئەتەراز لە یاسا بگرێ پەرلەمانتارەکان و تویانە دەسەڵاتی نییە لەبەرەوەی دەڵێ مادەی 73 دەڵێ لە ماوەی 15 ڕۆژدا ئیمزای دەکات تەصدیقی دەکات نەیوتووە بۆی هەیە بیگەڕێنێتەوە پەرلەمان بەڵام لە کە مەجلیس ڕئاسە بوو لە دەورەی یەکەم ئەنجومەنی سەرۆکایەتی بوو ئەو وەختا بۆی هەبوو مادەی 148
38 دەڵێ بۆی هەیە ئەنجومەنی سەرۆکایەتی ئەگەر یاسایەک ڕان لەسەر نەبوو بیگەڕێنەوە پەرلەمان بۆی دووبارە پەرلەمان پێدا بچێتەوە. بەس بۆ هەڵبژاردنەکە ئێستا مەرجەکانیشی پێچی خەڵک زۆر خۆیکانی کە چکە دەڵێت تەمەنی 40 ساڵ بێ بڕۆی بە کەلەرۆسیە بە عێراقی بێ بەڵێ مەرجەکانی تاوانێک سزانە درابێ باسی نەبوو بێ مەرجەکانی دیاری کردووە بەڵام یعنی ئەمەش هەردیسان ئەم پۆستەش لە پشتی بەشی پشکێنەی ئەوەی کە پێی دۆترێ محاسەیە لە عێراق ئیتر تا ئێستا وەکو عرفێکی دەستوری و هاتووە کە سەرۆکی پەرلەمان بۆ کورد بێ لە ناو کوردیش بۆ لایەنێکی سیاسی ئیتر ئەم بەزمەی کە ئەمڕۆ دوێنێشکرا هەر یعنی بۆ ئەوە بوو یعنی ڕەنگە مەسەن ئامادەکاریەک بێ کاردانەوەیەک بوو بۆ ئەوەی کەوا هەڵوێستێک شیوانە نوێنرێت کە ئەم پۆستە بۆ ئەو لایەنە نەبێ کە مسۆگەر بێ بۆ ئەو لایەنە بۆیە ئەم لە ڕووی قانونیەوە یعنی دیسان ئەم پۆستەش وەکو هەموو پۆستەکانی تر دەستی بەسەردا گیراوە بۆ لایەنێکی سیاسی هەر ئەو لایەنە سیاسە بۆ خۆی ئەیبا بەڵێ بەس سەبارەت بە ئەو لە عێراق بڵێن پەرلەمان کەوتە سەر ئەی لێرە لە کوردستان پەرلەمان 14 مانگ زیاترە نیسانێک 2 مانگە نەکەوتوتە سەر پێ هیچ ڕێگەچارەیەکی قانونی هەیە بۆ دەرباز بوون لەو سەرۆکایەتی پەرلەمان هەڵنەبژێردراوە والله ئێمە بەحساب یانی ئەگەر قانونی پەرلەمانی کوردستان بخوێنەوە قانونی سەرۆکایەتی هەرێم و دەستوری عێراقی بخوێنەوە نیزامەکە لە هەموو عێراق ئەڵێ دیموکراسیە دیموکراتیش واتە حکمی گەل ئێمە پەرلەمانمان هەڵبژاردووە بۆەوەی کەوا حکممان بکات لەبەرەوەی خۆمان ناتوانین حکمی خۆمان بکەینەوە نییە بۆ ماوەیەکی دیاریکراوە کە 4 ساڵە ئێوە ساڵێک زیاتر ڕۆیشتووە کە بەسەر یەکەم دانیشتنی پەرلەمان ئەی کەی دێ ئەو دەورە دەبینێ بۆیە بە پێی بنەما دەستوریەکان حەقی ئەوەیەکەوە سەرۆکی هەرێم مەرسومی هەڵۆشانەوەی ئەم پەرلەمانە بکە بەڵام کاری پەرلەمان و جوولەی پەرلەمان و تەفعیلکردنەوەی پەرلەمان بەداخەوە دیسان لەبەرەوەی سەروەری یاسانیە لە ژوورە تاریکانەوە بڕیاری لێدەدرێت ئەمڕۆ پەرلەمان سەر دەکرێت بۆ ماوەی ساڵێک دوایی کەی ویستیان ئیتر کارای دەکەنەوە بەڵام ئەگەر بە پێی بنەما دەستوریەکان بکەین بەڕاستی ئەم پەرلەمانە حەقی ئەوەیە کە پاش زیاتر لە ساڵێک لە یەکەم دانیشتنی هیچی نەکردوە تا ئێستا حەقی ئەوەیە کە هەڵبۆشێتەوە لەبەرەوەی ئێمە بۆ ماوەیەکی دیاریکرا هەڵمان بژاردەوە ئەمە ساڵ زیاتر ڕەت بووە هیچی نەکردووە ساڵێک و 2 مانگە ئەی کەی خزمەتی کەی نوێنەرایەتی ئێمە دەکات کەی خزمەتی ئێمە دەکات بۆیە بەپێی عرف و بنەمای دەستوری سەرۆکی هەرچەندە لە قانونی بەڵێ لەبەر هەرچەندە لە قانونی پەرلەمانی کوردستاندا نەهاتووە لە قانونی سەرۆکایەتی هەرێم نەهاتەوە بەنەز بەڵام سەرۆکی هەرێم دەسەڵاتی هەیە خۆ ناکرێتەوە پەرلەمانێک بێلیەوە باشە ئەمە ساڵێک شتریش دانەنیشت ئەی چیەکەی ئەی ئەم بۆ چیمە ئەم پەرلەمانە بۆیە پێویستەکەەوە سەرۆکی هەرێم مادام سەرۆکی هەرێمە لەبەر ئەوەی پاراستنی هەرێمی خەڵکی هەرێمی بەرژەوەندی هەرێمی لە ئەستۆدایەکەوە ئەم پەرلەمانە هەڵ بۆشێنێتەوە دیارە ئەم پەرلەمانە لە ئاستی ئەوە دانیەکەوە خزمەت بە خەڵک بکە کارابێ بۆیە دەوێت هەر بۆشێتەوە سپاس دەکەم کە عەبدولعەزیز سەبارەت بە پەرلەمانی عێراق بڵێنی سەر دوایەوە دابەشکردنی لیژنەکانیش دێ کام لیژنەیە گرینگە ینی لایەنە کوردیەکان تێدا بن وەکو لیژنەکانی پەرلەمانی عێراق ئێستا کێشە بوو لەسەر پۆستەکانی سێ سەرۆکایەتی پێ دوای لەسەر لیژنەکانیش کێشە دەبێت لەسەر لیژنەکان خۆی کێشە لەسەر ئەساسی مەقعەد تەوزیع کرێ طبعا ئەوەی کە مەقعەدی زیاتر بێ لیژنەی سەرەکی هەیە مەسەر وەکو لیژنەی یاسایی لیژنەی وزە ئەوەی نەوت و ئەوانە لیژنەی دارایی ئەمانە لیژنەی ئەمن و ئاسایش یاسایی وتم ئەمانە لیژنەی سەرەکی ئەمانە لە لیژنە سیادەکانن دوای ئەوانەی وەکو سەرۆکەکانە وەکو سەرۆکەکان وەکو ئەندام تەبیعیە هەرێکە کوتلەیەکە توانێت دوو ئەندامیشی تیاوێ بەڵام وەکو سەرۆک هەیە نائب هەیە مقرر هەیە بەڵام سەرۆک گرنگە و لیژنەی تعلیمی عالی با بڵێم ئەوەی تعلیمی عالی زۆر گرنگە تربیە گرنگە ئیتر بە پێی وەزارەتەکان ئەهمیەتی وەزارەتەکان و لیژنەکانیش بە پێی ئەهمیەتە دێتە خوارەوە ئەوەش بە پێی تۆ مەقعەدت زۆرتر بێ ئەو لیژنانە وەرەگری لەسەر پشکە کێشە دروست دەبووە پێشتر لە سەردەمی ئێمە کردمانە انتخابات بڕیار دەربێ بەڵێ کێشە دروستە بێ بەڵام ئەبێ تەوافق هەم بە تەوافقەکرێ کێ مەسەڵەن ئەم لیژنەیە سەرۆکەکەی شیعەیە جێگرەکەی سوننەیە ئەبێ مقڕەکەی کورد بێ ئەگەر ئەو سەرۆکە کورد بێ جێگرەکەی شیعە بێ ئەبێ مقڕەکەی سوننە بێ
جا لەسەر ئەم ئەساسە تەوافق لە بینی کوردیش پێویستە و تەوافق لە بین سونە و شیعیش خۆیانە. باسی کورد ئێستا ئەمە بڵێن دۆخی کوردمان بینی لە هەڵبژاردنی جێگیری سەرۆکی پەرلەمان دەتوانرێت بۆ سەر و کۆمان ڕێکەوتن بکرێ هیچ دەرفەتێک هەیە یاخود لەوێش ئەوە دووبارە دەبێتەوە یاخود پێویستی ئێستا بڵێن وەرەقەی کاوبەشیش نییە ئەمڕۆ کوتلەی گەورەشە دیاری کرا لایەنە شیعەکان نووسراوێندا بە سەرۆکی پەرلەمان. پێم وایە هەر یەکێتی و پارتی با بڵێم دوو هێزە سەرەکێکە کە کێشەی سەر و کۆمار ئێستا لە بینی ئەو دوو هێزەیە بە حساب بەپێی عرف تا ئێستا بۆ یەکێتی بووە هەتاوەکو ئێستا و ئێستاش یەکێتی بەی خۆی ئەزانێ بەپێی عرفەی کە هەیە بەڵام ئێستا ئەکرێ زۆر طبیعیە ڕێکەوتن بکرێ 3 ڕۆژ هەیە ئەو 3 ڕۆژە ئینسان بە سەعاتی ڕێکەوتنەکە بەڵام 3 ڕۆژە بەردەستە بۆ مرەشەح وانەیە کێ هەڵەبژێری من ئەم حزبە ئەو 3 مرەشەحەم هەیە حزبەکانی تر لەسەری موافقن کێ لەسەری موافقە بە خەڵکیش خۆی هەڵەبژێرێ با مستەقلیش یەکێ سەر بەخۆ دوو سەر بەخۆ 3 سەر بەخۆش خۆی هەڵبژێرێ بەڵام ئەو کاتە گرنگ ئەوەیە ڕەزامەندی هەموو کورد لەسەری بێ با هەیە یەکێتی بێ بەس ڕەزامەندی هەموو کورد لەسەری بێ من پێم وایە ئەوە باشترین حەلەوە کۆی ناو شیعە سەرۆک وەزیرانێکدانن هەمویان ڕازی ئەبن لەسەری لە نەتیجە ئیتر ئەوان ئێستا لە ناو شیعەیە بۆ سەرۆک وەزیران لوژنەیان داناوە بۆ هەڵبژێر دراوە چەند کەس هەیە خۆی کاندید کردووە ئەو کاندیدانە وردە بەپێی ئیتر خاڵبەندیە بەپێی چییە هاتۆتە سەر ئێستا بە حساب هاتۆتە سەر 2 کەس زیاتر ناوی هەیە مالکی و سوودانی لە نەتیجە تا ئەو کاتە احتیمال لە یەکێکیان تەنازل بۆ وەکو ئەوەی مەثەنا سامەڕایی چۆن تەنازلی کرد بۆ هەیبەت لە ئاخر سەعاتە زۆر طبیعیە لە ناو کوردیشە ئێستا یەکێتی مرەشەحی خۆی هەیە احتیمالە 1 بێ احتیمالە 2 بێ احتیمالە 3 بێ دیارن هەیە شتی نافەرمیش والله شتی نافەرمی هەیە مەسەڵەن کاک نزار ئامێدی هەیە قسە ئەکرێ کە یەکێتی هەڵێ بژێرێ و احتیمالە کاک حەمە سابیر خۆی هەڵبژێرێ احتیمالە دکتۆر لەتیفی جارێتر خۆی هەڵبژێرێ احتیمالە کەسایەتی تریش هەبێ خۆی هەڵبژێرێ من ئەوە نازانم چکە هیچ شتێکی ڕسمی نییە هیچ شتێکی ڕسمی نییە شتێکی ڕسمی نییە قسەیە ینی شتێکی ڕسمی نییە لە ڕسمیاتە دەرەکەوێت دوای 2-3 ڕۆژتر کێ خۆی هەڵبژێرێ بەڵام توافق ئیجماعی کوردی لەسەر بێ باشترە من پێم باشترە ینی نەهەر من ینی با بڵێم بۆ داهاتوو بۆ ئەوەی وەکو ئێستا باسمان کرد کات ماوە بۆ ئەوەی ئێمە لە کوردستانە ینی بۆیە وتمتم ئۆپۆسیۆن ئەم ئۆپۆسیۆنەی ئێستا هەیە تا ئێستا ئۆپۆسیۆنێکی سەلیم نەبووە سەلیم نەبووە لە ئەدای سەلیم نەبووە ئۆپۆسیۆن ئەبێ بەهێز بێ ئۆپۆسیۆن ئەبێ ئۆپۆسیۆنێک بێ کە دیدی دیار بێ و یەکگرتوو بێ ئەم ئۆپۆسیۆنە لە کوردستان هەیە ئەگەر ئەوە دروستیکەن با لە کوردستانیش دروستیکەن لە کوردستان دروستیکەن بەڵام لە عێراق دروستی نەکەن دژی کوردستان فەرقەکە لەوەیە بزان دژی من مەبەستم دژی مافەکانی مافە دەستورەکانی خەڵکی کوردستانە من مەبەستم ئەوەیە ئەگەر بە یەکگرتووی لە بەغا مادام هەر یەک مافە من ئەڵێم یەکێتی ئەڵێ من دیفاع لە مافەکانی دەستوری خەڵکی کوردستانەکەم پارتی ئەڵێ من مدافعی ئەوەمە ئۆپۆسیۆنیش ئەڵێ ئەوە ئێمە یەک کێشەمان هەیە یەک قەزیەمان هەیە لەگەڵ بەغایە وازحیشە مافەکانی ئێمە چییە بۆ لەسەری ڕێک نەکەوین بە یەک هێزەوە لە بەغابین لەوێ ڕێککەوین بەڵام لە کوردستانە معارزەیەکی سەرسەخت بین و دیتمان دیار بێ بە داهاتوو ئەمە زۆر طبیعیە نابێ من لێرە دژایەتی یەکەم وەکو دوژمن سێری لە سیاست دوژمنایەتی نییە لە سیاست من ئێستا تعامل لەگەڵ تۆیە ئەەکەم وەکو کەسایەتی نا دوژمنایەتی بکەم وەکو فکر و بۆچوون و ئارائت من مخالفم لەگەڵتە بەڵام وەکو سیاست مخالفم نابێ وەکو کۆمەڵایەتی مخالفم لەگەڵتە ئەبێ ئەو علاقەیە بمێنێ لەگەڵمە ئێمە یەک نەتەوەین یەک کێشەمان هەیە هەمومان قوربانیمان داوە هەمومان بە خەمی ملەتەکەوەین مادام وایە بۆ ئێمە یەک دیدیمان نەبێ لە بەغا یەک با بڵێم نەخشە ڕێگامان نەبێ لە بەغا و لێرێش پارتیویکێتی پێ هەموو پۆستەکان بۆ خۆیان دەبن
لێرە پارتی بن هەموو سەرۆکایەتێک با ئۆپۆزیسیۆنەوە بکە یەکێتیەوەی بەغدا ئۆپۆزیسیۆن لەوە براوە بێ کاک حەکیم ئۆپۆزیسیۆن لەوە براوە بێ ئەم تەرحە بکە چی بکە ینی خۆی یەک بخە بەڵێ خۆی یەک بخە یەک بەرنامەی هەبێ بڵێ ئەوە پارتی وەکێتی ئێمە هاتوین لە کوردستانە ئێمە ئۆپۆزیسیۆنێکی سەرسەختە بین لەبەر 1 2 3 و لە بەغایش ئێمە دیتمان وایە ئەبێ هاوبەش بین لە نەخشەی سیاسیە بۆ دیفاعکردن لە مافەکانمان ئەگەر ئۆپۆزیسیۆن وا بکاو ئەوە تەرح بکاوێکێتی پارتی نەچنە ژێرباری ئەو کاتە خۆ بۆ ئۆپۆزیسیۆن قازانجە و ئەو کاتەش دەرئەکەوێیەکێتی و پارتی ئەتوانن ئەوە نەکەن یا بیکەن ئەو کاتە ئەگەر یەکگرتوو بن لە بەغایش ئەتوانن لە بەغایش داوای ئەوە بکەن کە ئەوانش پشکیان هەبێ حەقی خۆیانە سێنزە مەقادیان هەیە وەزیریان هەبێ جەگەر وەزیریان بێ یا مدیر عامیان هەبێ وەکو یەک ئێستا لە ناو سونەکانە لە ناو سونەکانە ئێستا یەک ئیتاریان نییە یەک چوارچێوان نییە لە ناو یەکە وەزیر بۆ فلانە جێگرەکە بۆ فلانە بە پێی دوو مەقادی هەیە جێگرێک وەزیر وەرەگرێ حساب بۆ یەکرێ با لە ناو کوردی شاوە بکرێ بۆ نەکرێ زۆر تەبیعیە ئەگەر لێرە ینی من مەبەستم ئۆپۆزیسیۆنە بێ خۆی یەک بخە دیدی هەبێ ڕوئیای هەبێ ڕوئیایەکی وازحی هەبێ ئێمە کێشەی ئێمە چییە؟ ئۆپۆزیسیۆنێکی بەهێز حکومەتێکی بەهێز دروستەکە ئۆپۆزیسیۆنێکی لاواز حکومەتێکی زۆر لاواز دروستەکە بەڕاستی ینی ئێمە کێشەکەمان ئۆپۆزیسیۆنێکی لاوازمان هەیە هەموو ئەو کۆنیشە ینی نە ئێستا ینی مەراحلەکانیش ڕاستە تۆ خۆپۆزیسیۆن کارێکی ئاسان نییە کاکە هەروە بۆ خۆت قسە بکەی باجی ئەوێ باجدانیشی ئەوێ ڕاست خۆ ئێمە ئۆپۆزیسیۆن بین بەرامبەر نظامی سەدام خۆ باجمان داوە ئەبێ باج بدەیت نەنا ئەبێ باج بدەیت من بەبەستم ئەوەیە داوای لێ مامۆستاکان جەناب لەسەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەگەر قسێکت دەبێ و ئەو کوتلەش کە ڕاگەیەنرا شیعەکان ئەوەن دەتوانن بە زووی سەرۆک وەزیران نێگلا بکەنەوە هەنێ خوێنە وڵا جارێ لەسەر مەسەلەی ئۆپۆزیسیۆن و عەلاقەی بە سوڵتە و ئەم شتانەوە قسێک عەرزی جەنابتان بکەم ئەگەر زاکیرەم بە هەڵەی نەبردەبم کاتی خۆی تۆنی بلێر قسەیەکی هەیە ئەڵێ ئێمە ئەگەر ئۆپۆزیسیۆنیش نەبێت ئەبێت دروستیکەین ئەم فیکرە لەکوێوە هاتەوە باش یعنی لە مجتەمەعاتی پێشکەوتووە دائما ئۆپۆزیسیۆن ئەگەڕێ بە دوای خاڵە لاوازەکانی ئەو سوڵتە بۆ چونکە لە بینی سوڵتە و لە بینی ئۆپۆزیسیۆن سنتەرێک هەیە کە هەردووکیان بە دەوری ئاسوڕێنەوە کە بریتێ لە مافی تاک مواطن هاوڵاتی یعنی ئێمە گرفتەکە بینی مامۆستا فەرمی ئۆپۆزیسیۆن پەرتو بڵاوە یعنی گرفتەکە ئەوەیە تێڕوانینی ئەحزابی سوڵتە بۆ ئۆپۆزیسیۆن تێڕوانینێکی دروست نییە یعنی کاتێک کە تۆ ئەبیتە ئۆپۆزیسیۆن کاتی خۆی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە 2005 یەک بڕیاریدا وتی من لەگەڵ حیزبە کوردستانیەکانە ئەم جارە دانابەزم بۆ پەرلەمان خۆم بەجێ دابەزم چیان لێکردە خۆچی مقەڕاتیان بورسووتانە نەفەریان کوشتن ئەمە تێڕوانینی ئەحزابی سوڵتە زیاتر پۆپۆلیستیە بۆ معارەزە نەپێچەوانەکەی بەڕاستی من مەبەستم نەفەرێ نییە مەسەرەن لەوانەیە لێ ئەعلام جۆرێ قسە بکە بەڵام ئەمە وێنەکەیە وێنەی دروست ئەوەیە کە ئەبێ ئەحزابی سوڵتە تێڕوانینێکی دروست بێ بۆ معارەزە ئیمجار بە هەردوو لایەنەوە ئەتوان خزمەت بە چی بکەن خزمەت بە تاک بکەن باش بەس بێ دەتوانن بەم بارودۆخۆ مەرزدا بنێن بۆ لایەنە شیعەکان بۆ پێکهێنانی حکومەت بڵێن ئەوە داواکاریەکانمان دکتۆر باسی کۆمەڵێک مافی دەستوری کرد موچەیە یاسای نەوتوغاسەیە لایەنە کوردی من عەرزم کردی لە پێشەوە وتم هەمومان پێکەوە بین یەک کوتلە بین یەک ڕئیسی کوتلەمان ببێ لە پەرلەمانی عێراقا ئیمجار ناتوانین هەموو ئەو شتانەی کە ئێمە وەکو کورد پێویستمانە ناتوانین تحقیقکەن فەکەیفە بەم وێنە شپرزاویەی کەوا ئێستا هەیە لەبەرەوە یعنی معارەزە من پێم وایە بە نیسبەتێکی باش ناڵێم تۆپە ئیشەکەیان
بە نسبەتێکی باش توانیوێتی ئیش بکە لە کوردستانە. بەڵام گرفتەکە لەکوایە؟ گرفتەکە لەوایە ئەم کاتێک کە تۆ تەڵەب لە معارەزە ئەەکەی لە ئۆپۆزیسیۆنەکەی کە لە بەغا لەگەڵ پارتی وێکێتیا بێ ئەبێ پارتی وێکێتیش لایە لە خۆیان بکەنەوە بزان ئایا مامەڵەیان لەگەڵ ئەحزابی معارەزە لە کوردستانە چۆنە. مامەڵەیەکی دیموکراتی سرفە یا تەواوی تەهمیشیان لەگەڵا بەکارهێنرێ یا تەواوی ئیقسایان لەگەڵا بەکارهێنرێت. لەبەرەوە من وا ئەزانم ئەبێ شتەکان زۆری بخرێنەوە سەر سکەی خۆی. تێڕوانینی ئەحزابی سوڵتە و معارەزە ئەبێ بخرێتەوە سەر سکەی خۆی. ئەحزابی معارەزەیش تا زیاتر خۆی کۆبکاتەوە ئیش باشترە، ئەتوانێت چاکتر کار بکە، ئەتوانێت باشتر هەنگاو بنێ، ئەتوانێت ئێستا ئەگەر ئەحزابی معارەزە سیان چوارێکن لە بەغا هەریەکەیان مووقیفێکی بێ بەرامبەر بە پارتی وێکێتی ناگەنە نەتیجە، یا ئەگەر هەریەکەیان مووقیفی بێ بەرامبەر بە ئەحزابی شیع و بە ئەحزابی سونیەکان ئەوانش ناگەنە نەتیجە. بەس بۆ بەشداریکردنی لە حکوومەت بڵین داواکاری دەبێ و کاتە هیچی جێبەجێ دەکرێەوەی کورد دکتۆریش باسی مۆچەی کرد، دەنی خەڵکی کوردستان بەرەز 16 ساڵ لەوێ ڕاوێژکار بووی بڵین ئەوەی کە پێویستە بە موچە یان مافەکانی دیکە جێبەجێ خولەکانی سودانیش ئەنجومەنی فیدراڵی تێدا بوو، یاسای نەوت و غازی تێدا بوو، پێداچوونەوە بە یاسای دادگای فیدراڵی تێدا بوو، مادەی 140 تێدا بوو، مامۆستایانی کەرکووک و ناوسەدا بەخێنە سەرەرا هەمووی تێدا بووی تشی جێبەجێ نەکرا. کاک حەکیمگیان ئێمە وتمان ئەگەر هەمومان پێکەوە لە بەغا بەیەکۆبین هێشتا ناتوانین ئیشەکان بەڕێک و پێکی بکەین، هێشتا پێڕاناگەین، ئەوەندە گرفتەکان زۆرن. لەبەرەوە ئەحزابی معارەزە من پێم وایە باشتر خۆی کۆکاتەوە شتێکی باشەکە، ڕوئیەی خۆی کۆکاتەوە لە کوتلەیەەکە لەگەڵ پارتی وێکێتی، یعنی زۆر تەبیعیە پارتی یەکێتی ئەحزابی معارەزە ئەم سێ تەرەفە ئەتوانن لە یەک ڕوئیا خۆیان کۆکەنەوە. ئێمە پێمان وان نییە چونکە دیموکراتی ینی تەعەدودیەت، ئێمە پێمان وان نییە ئیلا ئەبێ پارتی بێ بە یەکێتی یا یەکێتی بێ بە پارتیە ئەحزابی معارەزە بێ دابەش بێ بەسەر ئەم دوو حیزبە. نەخێر، یەکگرتوویش و کۆمەڵیش و هەڵوێستیش و ئەو دوو حیزبێش هەریەکەیان ڕوئیای حیزبی خۆیانیان هەیە، تێڕوانینی حیزبی خۆیانیان هەیە، بەڵام ئەتوانن لەسەر مافەڕەواکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان مافە دەستوریەکان ئەتوانن یەک دەنگ بن، چونکە ئەمە مافێکە، یعنی بۆچی ئەبێ یەکگرتوو لە دواوە بێ و پارتی لە پێشەوە بێ، بۆچی هەر هەمویان یەک سەنگەر نەبن، بۆچی هەرمویان سنگیان لە پەنای یەکتریان ئەبێ بەرامبەر بە گێڕانەوەی ئەو مافە، سەوا مافێکی وەکو زەوی و خاک بێ کە ئێستا هەر تاونەتاوێ وەکو قماشەیە قەیتە ناو ئاو بچووکە بێتەوە ئەچێت پێڵێن ئەچێتە ئاو، هەر تاونەتاوێ لە حەدەسێکە لە ڕووداوێکە کوردستان ئەوە نەیتر بچووکە کرێتەوە. لەبەرەوە بەم شکڵە بەڕاستی ئێمە ناگەینە ئەوەی کە مافەکانی خۆمان بەدەست بهێنین. بەڕاستی وەکو دووە پرسیارشمێک خۆش شتێکت مابێ لە خزمەتدای بۆ یەکلاکردنەوەی سەرۆک وەزیران قورس دەبێت لە ناو شیعە یاخو لەسەر چ بنەمایەکی لا دەکرێتەوە؟ تەسەوور ئەەکەم مادەم یەک کوتلەیان دروست کردووە باشە وا ئەزانم بە ئاسانی بگەنە ئەوەی کە نەفەرێ یا دوان یعنی لە دوانە قەتیسی بکەن ئەو تەقدیم بە پەرلەمانی بکەن. دەبێت کێ بنەوە دوانە؟ واللهی ناتوانم، یعنی چونکە هەموو ئەگەر سەیری دەورەکانی پێشوو بکەیت لە پڕ یەکێک هاتووە نە لە ئیعلامە باسی بۆ نە کەس زانیوێتی دروست بێ بارودۆخ بۆی هەیە دروست ببێ، هەرچەند ئێستا سراعەکە لە بینی مالیکی و محەممەد شیع سوودانیایە کامیان ئەبێت یەکێ لەوانە کەسێک تەڕحکە احتیمالی مڕەشەحی تەسوێ بێت مثلەن لە بینی ئەو دوانە هەردووکیان
ئەمیان بەو ڕازی نابێ ئەویش بەو ڕازی نەبێ بەڵام هەردووکیان بە نەفەرێکی سێم ڕازی بن احتیمالی هەیە بەوە مەسەلەکە زوو کۆتایی پێبێن چونکە پێم وایە حەزەکەن زوو حکوومەت تەشکیل ببێ چونکە گرفتی زۆر لە بەردەمە حکوومەتە هەیە و ئەگەر چارەسەر نەبێ حکوومەتەکە دوا بکەوێ زۆرترین گرفتی مالی هەیە گرفتی اقتصادی هەیە گرفتی خەدەمات هەیە ئەمەش کێ زیاتر لێی بەرپرسە ئەو تەرەفەی کە بەرپرسە حکوومەت تەشکیلگە کە بریتێ لە شیعە مەرچێ بۆ پێکێنانی حکوومەت باوپرسیارش لێ بکەم باسی گروپە چەکدارەکان دەکری ئەمریکا وتوێتی ناوێت بەشدار بن دوور بخرێنەوە بە تەواوەتی سەنەوەت کورسیان هەیە لە پەرلەمان دەچێتە وردەکاریەوە بەڕێز پێشتر لە عێراق بووی ڕەنگستانەکان بووی من ئەگە باسی خۆی تەشکیلدانی حکوومەتی عێراقی و ئەزانم هەموو عێراقیەک ئەوەی تۆزێ ینی سەر و سیمای لەگەڵ سیاسەتا بێ ئەزانەیە کە ئەم حکوومەتە زۆر ینی لە ساسە خۆڕسک نییە ینی خۆڕستێک کە لە عێراقەوە لەدایک بوو بێ دەستی ئەم لاولا مبارەکەی ئەم لاولا دوعایەکی ئەم لاولای هەر لەگەڵایە ئیتر بە نیسبەت ئەمریکاوە من قەناعەتم وایە ئەمریکا وەک چۆن بڵێ کە ئەوە ئەڵێ مەبەستی ئەوە نییە کە ئەگەر بوون نایڵێ حکوومەتەکە تەشکیل ببێت ئەو ئەمریکاش پێی وایە هەر تەرەفێکی شیعی چەکدار هاتە ناو حکوومەتەوە و وەکو عەرەب خۆی ئەڵێ کەو بەسەر کێکەکە ڕوئیای ئەگۆڕێت مەڵێنی کێشەی نیە لەگەڵەوە وا نازانم بیکاتە کێشە و بڵێ تەسەورم نییە نازانم کاکتۆرەکە شتێکیش ما بێ لەسەر کۆی پرۆسەکە بەنسبەت ئینزاری ئەمریکا بۆ گروپە چەکدارەکان عێراق هەمووی چەکدارە ئەمریکا خۆی ئەو دۆخەی دەوێت ئەمریکا خۆی ئەو دۆخەی دەوێت کە بەڕاستی خاتیش ئەو دۆخە خۆی دروستی کرد بەڵێ گروپی دەرەوەی حکوومەت بەڵێ لێرە شێ و لە هەموو بە میلیشیا بەڕێوە دەچێت لێرەوە لە زاخۆ تاوەکو فاو بە میلیشیا بەڕێوە دەچێت بەنسبەت ڕێکەوتن تەسەور دەکەم لەسەر پۆستی سەرۆکی کۆمار هەر ئەوڕۆکرابێ بەڵێ هەر ئەوڕۆکرابێ و پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی شیعە لەنێوە خۆیان یەکلایی دەکەنەوە کێشەیان نابێت و تاقیتە دەستوریانەی کە دانراوە چێتە پێشەوە 30 ڕۆژ بۆ سەر و کۆمار دوایی لە ماوەی 15 ڕۆژ لە سەر وەزیران ڕاستپێرێت و دوایش لە ماوەی مانگی کێشیان ینی کەمتر لەو 30 ڕۆژەی دانراوە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار هەڵدەبژێردرێ ئیتر ئەگەر خۆیان بیانەوێت تاخیری کەم بیخەنە ڕۆژی سیەم یا ڕۆژی 29 پێوەی پابندە بن بە هەمان شێوەش بەنسبەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ئێمە لە کوردستانیش و لە عێراقیش ئەزمموی دیموکراسیمان سەقەتە نەهاتووین لە پەرلەمان ئۆپۆزیسیۆن دروست بکرێمە ئۆپۆزیسیمان نییە نە لە عێراق نە لە کوردستان نەخێرە ئۆپۆزیسیانەمان ئۆپۆزیسیانەوەیەکەوە مەسەن بتوانانی کورسی پەرلەمان لە ناو پەرلەمان یعنی تۆ بە 5 کەسەوە پەرلەمانەکە گەر 100 کەس بێ ناتوانانی کاریگەری هەبێ ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە لە ناو پەرلەمان چاودێری حکوومەت دەکە بۆ نمونە ئێستا ئەو مەسەلەی موچە ئەگەر لە پەرلەمانی عێراقی برادرانی نوێنەرەکانی کورد لەگەڵ خەڵکی تر داوای ئیستیزوابی وەزیری مالیە یاخود سەرۆک وەزیرانیان کرد بە وەنیا لەوێ پرۆسەکە زیاتر دەچۆ پێشێ بەڵام ئەمە نەکراوە تا ئێستا لەسەر ئەم مۆزوعە بۆیە ئۆپۆزیسیۆن یعنی لە بەریتانیا کە لانکەی سیستەمی پەرلەمانیا لەوێ ئۆپۆزیسیۆن سەرۆکی حیزبی ئۆپۆزیۆن مەنسەبی ڕەسمی هەیە نەگوەکو ئێرە بە چاوی دوژمن سەیری ئۆپۆزیسیۆن دەکرێت تۆ لە عێراق سیرکە هەمووی بەشداری کێک کە دەکە هەمووی بەشداری جاری پێشوو ویسیان ئەم سێلانە حکوومەت پێک بێن وتیان نابێ هەمووی دەبێت بەشداری کێک کە بین وەنیەوەی باسم کردمە سەدر و هەلبوسی و بارزان پارتی باشە حکوومەتی زۆرە دەبێت حکوومەتێکە بێ بەرامبەریشی ئۆپۆزیسیۆنە بێ ئەوە نەبووە نە لە کوردستان نە لە عێراقیش باشە ئێستا بەو چەند کورسێک لە ناو پەرلەمانی کوردستان یا لە ناو پەرلەمانی عێراق تۆ ناتوانانی چاودێری ئەو حکوومەتە بکەیت یعنی ڕێگە لە شتە نەشایستەکانی بگری لێپرسینەوە لە حکوومەتەکە بکەیت لە ئەو پەرلەمانە بۆیە لەبەرەوەی هەمووی بەشدارە لە کێککە لە عێراق هەموو لایەنە سیاسەکان حتا تۆ قسە لەسەرەوە دەکەی کە ئەم حیزبە بچووکانە کورسی نوێ ئەوەیان هەبێ وەزیرە وەگرن یاخود پۆستی حکومی وەگرن ئەمانە ئەگەر ئۆپۆزیسیۆن بێن نابێ بچێتە ناو حکوومەتەوە دەبێت لە دەرەوەی حکوومەت مەسم بۆ بەغدا دەکرێت ئۆپۆزیسیۆن نەبی بەڵێ
اینجا آخر کە ئۆپسیۆن نەبووی ئێستا مشکلە لە بەغداش پرۆسەکە سەقەتە لە بەغداش پێویستە مجموعەیەک لە حکوم بێ مەجموعەیەک لە دەرەوەی حکوم بێ وەکو وڵاتانی بەڵێ بۆی ئەو مەجموعەی کە لە دەرەوەی حکومە لە ناو پەرلەمان چاودێری حکومەتەکەوکە بە ڕێگای بەو ڕێگانەی کە بۆ چاودێریکردنی حکومەتەکە دانراوە تحقیقا ئیستیجوا بە سوالە بۆوانە بەڵام تا ئێستا یعنی چەند ساڵێک ئێستا ئەوە بووکەوە وەزیری دیفاعەکە و وەزیری مالیەکە لێپرسینەوەیان لە متمانیان لێ وەرگیراوە بەڵێ ئەوانە بەڵێ متمانیان لێ وەرگیراوە تا ئێستا ینی ئەمە دەبێ سەیری پەرلەمانی بەریتانیاکە چۆن هەموو جارێ سەرۆکی وەزیران بانگ دەکەن هەریەکە و لەلایەکەوە هاوار دەکات بۆ سەریدا قسە دەکات ئەوە لە پەرلەمانی ئێمە نییە تێگەشتی لە پەرلەمانی ئێمە نیە ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەوانەیە بچێتە ناو پەرلەمانی کوردستان ئەوەندە حیمایەوەش زۆر دەبێت لەوانەیە پەرلەمانتارەکانیش لەگە ڕێزم بپشکن یعنی پەرلەمان لە وڵاتانی وەکو ئێمە لە مستەوایەکی نزمترە لە چاو دەسەڵاتی تەنفیزی باشترین بەراورد بۆی کوردستان ئەوەی عێراق کەم و کووری هەیە بەڵام باشترە بەڵام ئێستاش یعنی پێویستە لە عێراقیش هەمووی بەشداری نەکا لە کێکەکە نیوەی بەشدار بێ نیوەشی لە دەرەوە بێ بزانێ ئەو کێکە چۆنە خوڕێ ماوەسمی لایەنەکانی دەرەوەی دەسەڵ ناو کۆبوونەوەی لە ناو ئەنجومەنی وەزیرانی شەبن باش نییە زۆر باشە تەبان ئەگەر هەموو هەبن هەمووی بەشداری بکە باشە ئەم بەشداری بکەم باشە بەڵام خۆی سیغەی عام ئەوەیەکەوە لە ناو حکومەت ئەوەی کە لە حکومەت پێک دێنێت چەند حیزبێک بێ ئەوەی لە دەرەوەی حکومەتیشە چەند حیزبێک بۆی مراقەب عملیە سیاسیەکە ئەم 4 ساڵە ئەوە من 4 ساڵەکەی تر ئەمان دەستنە جێ ئەوان ئەوە بۆ شێوەیە پرۆسەکە دەڕوە ئەی سەبارەت بە کوالێتی پەرلەمانتاران بەڵێ بۆ بزانم لە ڕووی دەستور و کێشەنێکە زمان نەزانی ئاساییە وەرگێرداوە بکەی ئەگەر زمان نەزانێ ئەمە کەموکوری یەک لە کەموکوریەکانی ئێمەی کوردە کە نەمان کردووە دەستور ئەڵێ زمانی کوردی زمانی ڕسمیە لە عێراق شانبەشانی زمانی عەربی وەرگێڕی بۆ باشە پەرلەمان تا پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران ئەگەر سەیری مەسروفات و داهاتی بکەی بێحسابە بێشمار ئایا ناتوانێ مەسەن تەرجمەی فەوری بێنێت ئەچیزە بێنێت جیهاز بێنێ بۆ تەرجمەی فەوری من ئەگەر پەرلەمانتار بووم لە عێراق بەخوا بەکس بە کوردی قسە دەکەم بۆ عەربیەکەشم کێشەم نییە بەس بە کوردی قسە دەکەم بەس گرنگەوەی لە زۆر وڵات بە کوردی قسە بکەی بەڵام عەربیەکەشت دەیە بزانی دەیە بیزانی ئەوە بە خۆت باشترە گەر بیزانی بەڵام ئەگەر نەشی زانی کێشە نییە لەبەرەوەی پێویستە هەموو قانونەکان بە کوردی و عەربی دەرچێ هەموو بڕیارەکان بە کوردی و عەربی دەرچێ بەڵام لە دەستوریش بڕیاری لەسەردراوە لە قانونی زمانە فەرمیەکانی ساڵی 2014 بڕیار لەسەر ئەوانە درراوە بەڵام ئێمە خۆمان کەم تەرخەمی کووردە کە لە هەموو بوارەکان ناین ئەم شتانە جێبەجێکەین جێگری سەرۆکی پەرلەمانەوە بکە ئیشی جێگری سەرۆکی پەرلەمان و هەموو پێکاتە کوردیەکانە کە لە بەغدا داوا بکەن کەەوە چۆن ئێستا ئەم سەما هەیە دەنجی من دەگوازێتەوە دەنجی ئەویش کە بە ئینگلیز تۆ زۆر جارێمە چوینە کۆنفرانسات شتیوە لاقی تەمان دەنێ یەکسەر زمانەکە دەگۆڕێ لە ئینگلیزی بۆ عەربی بۆ کوردی ینی ئەمە شتێکی ئەوەندە زەحمەت نییە لە ناو پەرلەمانی عێراقی دابدرێ ئەمجا ئێمە نەهاتوین مەسەن کۆمەڵی خەڵکی پسپۆر بێنین لە زمانی عەربی زمانی کوردی کاتێک قانونەکان دەردەسێ بیکەینە کوردی سەیری پێگەی پەرلەمانی عێراقکە سەیری پێگەی مەحکەمەی ئیتحادیکە پێگەی حکوومەتی عێراقیکە هیچی بە کوردی زۆر کەم شتی تایە زۆر کەم ئێستا من مەسەن تەڵەبەیەکمان لە ماوانە مناقەشەی کردمە لەسەر ماستێرەکەی لەسەر ئشکالیاتی پیادەکردنی زمانی فەرمی کوردی زمانی فەرمی لە عێراق بوو بۆ زمان ئەو مشکلانەیە بۆ زمانی کوردی جێبەجێ نەکرێ لەسەر هەموو دەسەڵاتەکان ئەمە یەک لە مشکلە گەورەکانە ئەی تۆ دەستور حەقی پێداوی خۆ عەرەب ناڵێ وەرەکاکە بە لە ناو پەرلەمان بە کوردی قسە بکە دەبێت تۆ بچی لە ناو پەرلەمان بە کوردی قسە بکەی تۆ بچی خۆت پسە پێێنی کاکە بێن ئەچیزە بێن قانونەکان لە مێژە ئێمە داوامان کردووە خەڵکی پسپۆر بچێ ئەو قانونانەی دەردەسێ لە پێگەکە بە کوردی بڵاو بکرێتەوە بڕیارەکانی مەحکەمەی ئیتحادی بە کوردی بڵاو بکرێتەوە هیچ شتێک لەو بابەتە ناکرەوە لە کاتێکدا ئێمە حەقی خۆمانەیە و قانونی دەستور و قانونی زمانە ڕسمیەکانیش کە لە عێراق دەرچووە ڕێ پێداوی بە کوردی کاکتۆرەوەی کە بە ڕێز باست کرد پرۆژه یاسای نەوتۆغاز دەبێت چارەسەر بکرێ یاسای دادگای فیدراڵی ئەنجومەنی فیدراڵی مادەی 140 مەسەلەی موچێ پێ دوێ لەم کابینێش هیچ بکرێ وڵای ئیتر ئەمە دەکەوێتە سەر نوێنەرانی کورد لە عێراق ئەگەر هەروەکو نوێنەرانی خولەکانی تر ئاوا بەس
خەمی خۆیان بێ و خەمی خەڵکییان لەبەرنێ بێ بەخوا ناکرێت کە عەبدولعەزیز سەبارەت بە کاتیشمان کەماوە بڵین لایەنەکانی سونی و شیع بێکەوە ژووری ڕاوێژەوانە هەیە پێشتر لە نێوان لایەنە کوردیەکان هەبوو جاوەزیر بێ پەرلەمانتار بێ گرنگەوە هەبێ نەخێر پێشتر نەبوو تەنیا سەردەمی تحالفی کوردستانی ئەوە هەبووە دوای سەردەمی تحالفی کوردستانی ینی لە دەورەی 3 و 4 و 5ەوە نەماوە تاوەکو ئێستا گرنگە هەبێ طبعا زۆر گرنگە هەبێ ئەوە مەطبەخی سیاسی پێڵێن بۆ تۆ وەکو منەڵێم نەخشە ڕێگایەکت هەبێ بۆ ئەوەی لە بەغات تۆ مافەکانت چێ و داواکاری چێ و کێشەکانی ئێرە زۆر جار ئەوە کێشەی موچە نابێت تۆ ژوورێکت هەبێ بۆ تاوتوێکردنی ئەوە بتانی بە یەک ینی با بڵێن بە یەک دەنگی بڕۆی داوای بکەیت ئەوە ئیشی خۆتە دوایی تۆڵی دەسڵاتی نییە ئەگەر 61 کورسیش بێ ناتوانێت کاتوانێت ئەگەر 61 کورسی بێ بڵێ من لەو حکومەتە بەشدار نابم سەحبەکەم ئەتوانێت زەخت گەورەترین زەختە و حکومەتە فاشلە بێ لەبەر ئەوەی تۆ ئەتوانی بیکەی بەڵام کە نەت کرد ئەوە جیاوازە ئێمە هەموو جارێک وتومانە ئێمە ئەوەی زاڵە لە سەرمان دەستکەوتی حزبیە وا فێرکراوین تربیەت وا دراوین دەستکەوتی حزبی لە سەروی دەستکەوتی ملەت و گەل و نیشتمانەوەی ئەمە یەکێک لە نەخۆشی گەورەکانی ئێمەیە بەڕاستی هەمومان واینە یان لە ناخی کەسایەتەکانە کە دروست بووە لە ناو حزبایەتیەکە وەکو ئەوەی ئەمە ئیتر غایەیە یعنی ئەمە ینی تۆ حزبایەتی ئامانج نییە ینی تۆ بڵێ ئەمە ئامانجەکە داواکاری گەل و نیشتمانە باش چاوەڕێ دەکەی لە حکوومەتی نوێی ئەو حکوومەتە من پێم وایە وەکو حکوومەتەکانی پێشووتر و گرفتی زیاتر و بارودۆخەکە بەرەو هەڵدێرتر ئەڕوا لە داهاتوو چکە من خۆم دیدگایەکەم هەیە ئێستا چکە هەموو ئەو حزبانەی لەو حکوومەتە بەشدارن حزبە ئەساسیەکان ئەوانەی ساحب قەرارن هەموو حزبەکان هێزی چەکداریان هەیە لە پاڵەوە و مثلا بەدر هێزی چەکداری هەیە عسایب ئەوانەی بەغا هەر هەمووی هێزی چەکداریان هەیە پارتیوەکێتیش ئێمە هێزی چەکدارمان هەیە و حەمەی حاجی مەحموودیش هێزی چەکداری تایبەت هەیە مانۆریشەکە ساڵانە زۆر تەبیعی ئێمە بەڕاستی ینی ئەمە من وڵاتێک بەو شێوەیە بێ بەو شێوەیە ینی با بڵێم لە دیدی منەوە لە ڕۆیای منەوە وڵاتێک نابینم ئاسۆیەکی هەبێ بۆ سەقامگیری بۆ بنیاتنانی دەوڵەتێک بە تایبەت ئێمە متمانەمان بە یەک نییە نە کورد متمانەی بە شیعەیە نە شیعە متمانەی بە سونەیە نەخێر ئەوە لە ناو خۆیشە ئێستا ئەو قیەم و ئەو مەبادئ و ئەو فکرانە نەماوە کە جاران هەبوو بەڕاستی سپاس دەکەم مامۆستا داپرسیارێکیش لێکم وەکو داپرسیارێکیش نابێت ئەو شەڕی کە لەسەر پۆستی جێگی سەرۆکی دووەم کرا بۆ موچە کراوە دوو موچە نەدات یان بۆ خۆ ئەوی بۆستەکان دەکرێت وەڵا بە یەک جملە بڵێم پێش ئەوە من پێم وایە ئەحزابی سوڵتە بە پارتی وێکێتیشەوە لە بەغا شیعەیش و سونەیش ئەوەندە حەزیان بەوە کردووە کە ئیتیفاقاتی سیاسی ئەم وڵاتە بەرێبەڕێوە حەزیان بەوە نەکردووە وڵاتێکی دیموکراسی لەسەر ئەساسی بنەمای دەستور و یاسا بچێ بەڕێوە هەمیشە حەزیان بەوە کردووە اتفاقاتی سیاسی وەکو ماوەزا فەرمووی یعنی مەسلحەت و بەرژەوەندی حیزبی ئەوەی کە جەنابەت ئەفەرمووی ئەگەر ئەو هەموو شەڕەی کە بۆ بەرژەوەندی پۆستی حیزبایەتی و پۆست ئەکرێ بۆ موچە بکرایە لانی تۆزە جوڵاندبووی بچینە پێشی زۆر ڕۆیشت پەیوەندی زۆر هەبوو هەڕەشەی زۆر هەبوو هەموو ئیتفاقاتی سیاسی بابڕێوە لەبەرەوە زۆر گوێی پێ نادا ئەمەیش بە حسابە بێ بە دەستور و بە یاسا چارەسەر بکرێت مۆزوعی کاکدکتۆر ئاماژەی پێکرد ئەمە مەسەلەی موچە یەکێکە لە واجباتەکانی حکوومەتی ئیتیحادی ئەبێ ئەو چارەسەریکە ئیتر ئەو چۆن زەخت لە حکوومەتی هەرێمەکە سبەینەکە کە بەسڕێژەوە خەریکە بێ بە هەرێم وانە ئەویش قانونی خۆیە بێ و یاسای خۆیە بێت لەبەرەوە ئەوە منی هاوڵاتی نابێ باجی حکوومەتی هەرێم وەک مؤسسە بدەم والله قسم ماوە یعنی بێ حکوومەتی ئیتیحادی یەکسانی تطبیق کە مەبدەئی مساوە لە نێوان هاوڵاتیانی سەر بە حکوومەتی ئیتیحادی و ئێرەش بۆ نمونە مەسەن ینی لە بینی قەرەهەنزیر و
چەمچەماڵ جیاوازی چییە مەسەن لەوێ بنزین هەیە بە 450 دینار لێرە بە 1000 و بە 1000 بەسەروی ئەمە کێشەیەکی ڕۆژانەی خەڵکە بەڕاستی یعنی هیچ گرفتێک نییە کە ئەمە چارەسەر نەکرێ بۆ خەڵک لەبەرەوەی لە هەموو عێراق بە 450 و چەند ساڵی هیچ کێشەش نییە لە کاتێکدا ئێمە بەشێکین لە وڵاتە بەڵام جا نازانم بەرژەوەندی لایەنە سیاسیەکانە بەرژەوەندی بازرگانەکانە هەر بەگرانی بێ خەڵک ئەوەش زەریبەیەکە کە تۆ ڕۆژانە دەیدەی ئەوە زەریبەیەکە ڕۆژانە دەیدەی زۆر سپاس بۆی بینەرانی بەڕێ سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ